ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم، کاتتان باش، جاریشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. من شەماڵ عەلیم و ئەمڕۆ بۆ ئەم بەرنمەیە هاوڕێ میرۆ عەبدولکەریم میوانمە. ئەمڕۆ 4 بابەتێکی تر و بەرنامێکی ترمانە بێت لەسەر مەسەلەی فەڵەستین. بابەتی مەسەلەی فەڵەستینمان لە چەند بەرنمەیە تاوتوێ کردووە. ڕای چاودێران بە تایبەتی هەڵسوڕاوانی کۆمونیستمان پرسیوە و لەگەڵ چەند نووسەر و چاودێری کە خوێنەری وردی دۆکۆمنتەکان سەبارەت بە فەڵەستین قسە و باسمان کردومە. بەرنامەی دووەمانەوێت لەگەڵ هاوڕێ میرۆ عەبدولکەریمەکەیش لەم بوارەیە بە دوواداچوونی هەیە و خوێندنەوەی باشی هەیە بۆ ئەو دۆکومنتانە و کتێبانی سەبارەت بەم باسە دەکراون. بۆچی مەسەلەی فەڵەستینەوە نەگرنگە و ئێمە لەم گەرمەگەرمی کێشانەی ناو کوردستان و ناو ناوچەکەی خۆمانە و ئێمەش وەگەڵێن گەلێکین و لە ژێر سەماینەوەوانە، بەڵام من باسی فەڵەستینە بۆ ئێمە ئەوە نەگرنگە. هەر باسەکە سەبارەت بۆ یەکە ئێمە کۆمونیستین، کۆمونیستەکانیش مێژووی لە ڕووی مێژوویەوە و بە شێوەیەشی دوور و درێژ لە قوڵایی لە سەرەتای ئەم کێشەیەوە لایەنگری کێشەی فەڵەستین بوون و لە بەرامبەر ئیمپریالیزم و ئەمریکایەوە ساوەنای کێشەکە هەر ئەمەیە. بە بڕای من نەتوانێت ئەمە بێ بەشێکی، بەڵام لە بەشی گەورەی تریە کە ئەوە توانێت هاوبەش بێ لەگەڵ سەرجەم بینەرانی ئێمەش کە لە زمانی کوردی تێگەن و بینەری بەرنامەکانی ئێمە ئەوەیە کە ئێمەش وەکو خەڵکی فەڵەستین، وەکو خەڵکی ستەملێکرای فەڵەستین بەشێکین لە قوربانیەکانی ئەو ستەمەی کە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە لەلایەن ناسیۆنالیزم و لەلایەن شۆڤینیزمی نەتەوە سەردەستەکانیان دەوڵەتە شۆڤینیستەکانە ممارەساکرێ. ئێمە لەو دۆخەی کە تایە ئەژین لەلایەن ستەمکارانێکەوە ستەمان لێکرێت و لە مافە سەرەتایەکانمان وەکو خەڵکی کوردستان بێبەژەکرین کە نزیکایەتیەک و خزمەتێکی زۆریان لەگەڵ هەمان ئایدۆلۆژیا و فکری حاکم بەسەر دەوڵەتی ئیسرائیلە هەیە. ئەو دەوڵەتانەی کە ئێمە لە ژێریانە لە سایانە ستەمان لێکرێ هاوشێوەی دەوڵەتی ئیسرائیل و ئایدۆلۆژیەکان هاوشێوەی ئەو زایۆنیزمەیەکە لە ئیسرائیلە حاکمە. لەلایەکی ترەوە باسەکە سەبارەت بە داکۆچیکردنیەوە تەنها لە خەڵکی فەڵەستین، نە داکۆچی دەستم لێکراوان. قسەکە لەسەر ڕوبەڕوەستانەوەی ستەمێکە کە ئەکرێ. ئەگەر مافەکانی مرۆڤ یا مافە سەرەتایەکانی ئینسان یونیڤەرساڵن، دابەش ناکرێن، پارچە پارچە ناکرێن، ئەو دەمە بێ وەفادار بین بەمە. ئەوەی کە لە بەرامبەر خەڵکی کورد زمانە دەوڵەتێکی فاشستی وەکو تورکیا ممارەسەیەکەوە جێگەی ناڕزایی هەمومانە ناتوانێت کەم ممارەساکرێت لە بەرامبەر فەڵەستینیەکانە جێگەی چەپڵە و جێگەی شادی و جێگەی پشتیوانی ئێمەوی پێچەوانە کێباستە. و هەر بە بەعنایەیە کە خەڵکی کوردستان بەواقعی ئەگەر شوێن بەرژەوەندەکانی خۆیان بکەون و بیانەوێت لە کۆمەلگایە لە ناوچەیەکە بژین کە مافە سەرەتایەکانی ئینسانیتیا ڕێزی لێژیرێ، ئەو دەمە بێ داکۆچی کاری لە ڕێزی پێشەوەی داکۆچی کارانی خەڵکی فەڵەستین و مافەڕەوەکانیان بن بۆ دەربازبوون لە ستەمەکە ممارەساکرێ لە بەرامبەریانە. جانیبێکی تری ئەم بابەتە ئەو نازیزمەیە کە ئەمڕۆ لە سەرتاسەری دنیای خەریکە لەسەر هەڵداتەوە. نازیزم ڕۆژگارێک بە دوژمنایەتیکردنی جوولەکە پاساوی خۆیەدا، بە جۆری لە جۆرەکان دوژمێکی دروست کرد ولاوان کۆمەڵگایانەیە کە ناوی نابوو جوو ئاینداران بە جوو بە پیلانژێڕان و بە دوژمنانی شارستانەتی غەربی وەسفێکردن بە غەریب و بە دوور لەم شارستانێتەوە و دوژمنی سەرسەختی ئەم شارستانێتە و بڵێن ڕیسی سپی یاخود ڕەگەزی سپی پێستی ئەوروپا ناوێنە برد. بەڵام ئەمڕۆ ئەمەیان گۆڕیەوە بە عەرەب و بە موسڵمانان و بە تایبەتی عەرەب. ئەوان لەگەڵ دەوڵەتی فاشیست و نازیستی ئێستای ئیسرائیلە
هاوسەنگەرن و لە کەنار ئەوە وەستن لەسەر تاسەری ئەوروپا لە هەر جێگەیەکە ئەم جوڵانەوە ڕەگەسپەرستە ڕاسیستە نازیستانە بینی داکۆچی لە ئیسرائیلەکان و لە بەرامبەر خەباتێکە کە خەڵکی فەڵەستینە ئەیکا ڕاوەستامونەتەوە بۆ معنایش و لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلە ئاماژە بە خەتەر و بە مەترسی موسڵمانانی وڵاتەکانی خۆیانەکەن و یاخودەمەی کە لە ئیسرائیللا ڕۆیە وەکو بەشێک لە شەڕی خۆیان لەگەڵ موسڵمانانەوە موسڵمان دوژمنیەی خۆیانە ئەیبینن بەمانایە وەستانەوە بەرامبەر بەمەجا زۆر جار برادرانێک هەن کە گوایە ئەوانیش مولحیدن و لە ئیسلام وەرگەڕاون پێیان وایە ئەم جوڵانەوانە لەم وڵاتانەیە ئەگەر دوژمنایەتی موسڵمانیانە کردووانە وی لێ دەرەکەن چونکە و لە موسڵمانان نییە چیتر کە دیارە ئەمە ڕاز نییە ینی زۆر جار حەزەکەی بێ بڵێ قژل و لاگال لە خۆ بێ و تۆ ژەگرێتەوە بۆ نییە کە اینەوە کە دوژمناتی مسلمانانەکەن دوژمناتی هەموو ئەم ڕیساکەن بە قسەی خۆیان و بە زمانی خۆیان نەگەوەی کە باوەڕیان بە چی و باوەڕیان بە چی نییە بەرحاڵ لەم دۆخەیە پێویست بەوا کە پەلامەرێکە ئیسرائیل کردوێتە سەر خەڵکی فەڵەستین تێک بشی و ئەم جوڵانەوە ئازادی خوازانێکە لە دنیا هاتوۆتە مەیدان بۆ ئەم مەسەلەیە تەنها ئومێدێکە کە بتوانین ئومێدی پێ بخشین ئومێد بە سەرکەوتنی حەماس نییە حەماس هێزێکی کۆنەپەرست و هێزێکی توندوتیژ و هێزێکی پەرگیر و ممارەسەی تیرۆریژەکە تیرۆریستیشە لە بەرامبەر خەڵکی مەدەنی ئیسرائیلە ئومێد بە سەرکەوتنیوان نیە ئومێد بە سەرکەوتنی جوڵانەوەیەکە کە داواکاڵێ بەسە ئەم قەسابخانەیە لە غەزە بەسە ئەم ستەمە لە خەڵکی فەڵەستین بەسە وا بێمە کۆتایی پێ بێم شەڕە تەواو بێەوە خەڵکی فەڵەستین و خەڵکی ئیسرائیل توان بە ئاشتی پێکەوە بژین بە جۆری لە جۆرەکان ئەم دوو مەڵی کە لە خۆرهڵاتی ناوەڕاستە دروست بووە تەواو بێت و کۆتایی پێ بێت وە ئاسوودەی بگەڕێتەوە یاخود ئەم کێشە سەرەتانیە لە خۆرهڵاتی ناوەڕاستە کۆتایی پێ بێت بەرحاڵم پێشکێن بە پێویست زانی بۆی بڵێم بۆچی ئەم بەرنامانە زەرورە بۆچی من جارێش تریش زەحمەتم داوەتە بەردەم هاوڕێ میرۆ عەبدولکەریم کامڕۆ لەگەڵ من نابێ بۆ مرور یاخود خوێندنەوەی کتێبێکی گرنگ کە کەمێکی تر سەبارەت بۆ کتێبەژەکە هاوڕێ میرۆ بەخێراتی سپاس دەکەم جارێشتر زەحمەتی کێشا و بەشداری لەگەڵنا بۆ ئەم بەرنامەیە بۆ ئومێدم بەرنامەیەشی بەسوودمان بێ پێکەوە زۆر سپاس هاوڕێگیان بۆ بانگێشکردن بۆ بەرنامە و پێشەکەی ئێستا دەربارەی و کتێبە و بەگشتی کۆی بابەتەکە زۆر باشە هەر بژیت من سەرەتا قسەیەک لەسەرم کتێبە بکەمە کتێبە لەلایەن نووسەرێکەوە نووسراوە کە خۆی لە ئیسرائیل لەدایک بووە لە خێزانێکی جوو و تەنانەت خێزانێکی زایۆنیستیش پێم وابێ هاتوتە دنیاوە ئەم ئیلان پاپێ کە خوێندکارێکی زانکۆی حیفا بۆ پێم وابێ مێژووی خوێنەوە پاشان دکتۆراکەی لە زانکۆی ئۆکسفۆرد هێناوە ئەوەی کە بڵین لە کاتی دکتۆرا خوێندنەکەیە مامۆستاکەی یاخود سوپەرڤایزەرەکەی خەڵکی لوبنان بووە و کەسێکی ناشناوی پێما بێ ئەمین خۆرانی باڵێ ناوەکەی دووبارە ئەلبێرت خۆرانی ئەلبێرت هۆرانی بڵێ ئەلبێرت هۆرانیە کە کاریگەریی زۆری لەسەر داناوە وە شتێک لەو شتانەی کە وای کردووەم بە تەواوەتی نەزەری بگۆڕێ هەم ئەمە بۆ هەم دواتر ئەو دۆکومنتانە بووە کە لە ساڵی 1970 ئیسرائیل ناچار بۆ بیاناتە دەرەوە سەبارەت بە نەکبەی فەڵەستین و دۆکومنتانە کە 30 دوای 30 ساڵ ئیسرائیلیش وەکو بەریتانیا ناچار دۆکومنتەکان ئاشکرا بکە ئەم دۆکومنتانە لە سەرەتای هەشتاکانە کەوتوتە بەردەستی ئەو کۆمەڵێک لە مێژوو نووسانی ئیسرائیل و ئەوان کە ئەمانیان خوێنەوە تەنها ئەو نەبوو کۆمەڵی شتریش لە مێژوو نووسان دووبارە گەڕاونەتەوە چاویان خشانەوە بۆ مێژوواکە هەیەە ویان معلوم بووە کە شتێک کە پیانەوتێ لە مەکتەبەکانە خوێنرێتەوە وەکو مێژووی خۆیان و مێژووی ئەوانە باسەکرێ لە ڕاستیەوە دوورە چەند کتێبی لەم بابەتەوە نووسیوە ئێلان پاپێ آخر کتێبی نازانم چێ بەڵام ئەم کتێبەی ساڵی 2017 دەرکردو پێم وایە بەدوایەوەش چەند کتێبی هاتۆتە دەرەوە کە من ڕاستی بێ متابعەم نەکردووە بەڵام کتێبە ساڵی 2017 نووسراوە
بەڵام لە سەروبەندی ئەم ڕووداوانەی کە لە غەزەیە ڕوئەدا لەبەرەوەی بە تایبەت لەبەرەوەی بەشیشی باشیشی سەبارەت بە غەزە و بە مەسەلەی حەماسوانە نووسیوتەوە جێگەی سەرنج و جێگەی خوێندنەوەی تر وە کەسێک لەو کەسانەی کە لە خوێنەرانی کورکەم کتێبی خوێنەوە زۆر بە وردی و عەرزێکی باشی کردووە هاوڕێ میرۆ عەبدولکەریمە. هاوڕێ میرۆ من کتێبەکە ناوی دا ئەفسانەیە دەربارەی ئیسرائیل پێم خۆش سەرەتا ئەو ئەفسانە بژمێرین لەبەرەوەی کە ماوەی بەرنامەکەمان کەمە ناتوانین دیارە مرور بە هەموو ئەفسانەکانە بکەین و هەمویان بڵین و بەشێکیش لەو ئەفسانانە کە لەوێ وتراوە لە بەرنامەی پێشووترا ئێمە ئاماژەمان پێداوە لەبەرەوە پێما بێت لەسەر چەند دانیان فۆکوسەکەی نوقساکەین بەڵام پێم خۆشەوەکو سەرەتا انتیباعی گشتی خۆت لەسەر ئەو کتێبەوە ئەو ئەفسانانەی لەم کتێبە باسکراوە ناوبنی فەرموو. زۆر باشە ڕێگان ئەم ئەفسانانە دا ئەفسانن هەموو دەوڵەت نەتەوەی پێویستی بە ئەفسانە هەیە و ئەوە قوتابخانەی مۆدێرنیستەکان لە سەر نەتەوە پەرستی و لەسەر نەتەوە ئەو ڕایان هەیە کە خودی نەتەوە دروستکراوی دەستی دەوڵەتە و یا دروستکراوی دەستی هێزی نەتەوە پەرستە و هەموو هێزێکی نەتەوە پەرست و هەموو دەوڵەتێک پێویستی بە ئەفسانە هەیە و ئەفسانەکان لە ڕێگەی سازانی نیشتیمانیەوە بێ یا لە ڕێگەی پرۆژەی نەتەوە سازیەوە جێبەجێ ئەکرێن و ئەفسانەی دەوڵەتی ئیسرائیلیش بڕێکی ئەچێتە ئەو بوارەوە یعنی ئەچێتە بواری نەتەوە سازی و ئەچێتە بواری سازانی نیشتیمانی و دروستکردنی نەتەوەوە یعنی نەتەوە شتێکی ئەبەدی نییە لە بەرایەکانی مێژووە وجودی هەبێ و تا وەکو کوردە لە تاقەرەی قیامەتی شەر بمێنێتەوە باڵکو شتێکی مێژوویە. ئەم ئەفسانانەی کە پاپێ باسێکە گرنگیەکەی لەوایە کە تەنیا سازانی نیشتیمانی نییە تەنیا نەتەوە سازی نییە تایبەت بە نەتەوەیەک باڵکو لەسەر سەڕینەوەی نەتەوەیەکی تریش دروست بووە لەسەر سەڕینەوە و زەوتکردنی مافی گەلێکی تر دروست بووە و ئەمەش گرنگی سیاسەکەی دیارریەکە ئەم کتێبە ئەم کتێبە بۆ نووسەر و خوێنەری عام نووسراوە نەک بۆ وەکو بابەتێکی ئەکادیمی چونکە زۆربەی ئەم شتانەی کە ئەم بە سێکات لەم کتێبەیە پێشتر لە کتێبەکانی ترا باسی کردوون بە دوور و درێژی و بەڵگەی تەواوی خستۆتە بەردەستی بۆ لەسەر ڕای خۆی لێرە ئەم کتێبێکی بچووکە و بە کورتی باسی ئەفسانەکانەکە و کەمتریش باسی ئەفسانەکانەکە یعنی ڕاستی بڵێن زیاتر ئەفسانەکان هەڵەوەشێنێتەوە بەشێکی زۆری ئەم ئەفسانانە بە خوێنەری خۆمان پێی ئاشنانیە بەڵام زۆر خوێنەری غەربی و دام و دەستگا و پرۆپاگەندای زایۆنی و پرۆ ئیسرائیلی و بڵێم غەربی بەگشتی ئەم ئەفسانانیان یعنی بەگوێ خەڵدا داوەوە خەڵک مەسەڵەن وەکو هەتا لە هەنێ وڵات وەکو عەقیدەی لێ هاتووە لەبەرەوە ئەم زیاتر لەسەر ئەفسانەکان ناوەسێ بەڵکو لەسەر هەڵوەشانەوەیان نەکاتەوە هەرچەند باسکردنی ئەفسانەکانیش گرنگی گەورەی هەیە بۆ ئەوەی تێبگەین چۆن نەتەوە پەرست یا دەوڵەت نەتەوە چۆن ئەم ئەفسانانە دروستەکات و چۆن مەسەڵەن بەچی ڕێگەیە بەچی میکانیزمێک وا لە خەڵکەکە کە باوەڕی پێبێنن ئەفسانەکان بە شێوەیەکی بەڕیزبەندی مێژووی ڕێکخراون بە شێوەیەکی کڕۆنۆلۆجی یعنی یەکەم جار لە سەرەتای سەرهەڵدانی زایۆنیزمەوە دەست پێەکە 6 ئەفسانەیان پەیوەندی بە مێژووی زایۆنیزمەوە هەیە پێش دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل ئەوانیش یەکەم ئەفسانەیان ئەفسانەیەوەیە کە فەلەستین خاکێکی چۆڵوهۆڵ بووە ئەوە پێم خۆشە زیاتر قسەی لەسەر بکەم دووەمیان ئەفسانەیەوەی کە جوولەکە نەتەوەیەکن و ئەم نەتەوە بێخاک بوون بە درێژایی هەزاران ساڵ ئەفسانەی سێمیان پەیوەندی بەوەیە کە زایۆنیزم وەکو نوێنەری یعنی زایۆنیزم یەکسان نەکرێ بە ئاینی جوولەکە ئەفسانەی چوارەمیان زیاتر
لەسەر قسەیە کە ئایا کە ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل یا زایۆنیزم خوانەڵێن کە زایۆنیزم کۆلۆنیالیزم نەبووە. پاپێمە بە ئەفسانەیەکە زانێ ئەفسانەی پێنجەم پێشتر باسمان کردووە پاکتاوی ڕەگەزی ئیسرائیل کە گوایە دەوڵەتی ئیسرائیل ئەیوت ئەوان هەڵاتنی خەڵک لە فەلەستین ئارەزومەندانە بووە چونکە ناویستوە لەگەڵ جوولەکە بژین یا بە ترساندنی دەوڵەتە عەرەبیەکان و لایەنە عەرەبیەکان و لایەنە نەتەوەپەرستەکانی فەلەستین بووە ئەگنا ئیسرائیل ویستێتی ئەو فەلەستینیانە و عەرەبانە بمێننەوە لە وڵاتە. ئەمە یەکێکە لەو ئەفسانە پەیوەندی بە لەگەڵی شیاوەی کە گوایە دەوڵەتی ئیسرائیل یا زایۆنیزم لە وەختەیە وەکو داودێکی بچکۆلە بووە کە لە بەرامبەر هێزی جالوتێکی وەستاوەتەوە کەوش ئەفسانەی کراکە بێ. و ئەفسانەی شەشەم هەر پەیوەندی بە مێژووی ئیسرائیلەوەیە ئەوش باسی شەڕی شەش ڕۆژەیە حوزەیرانی 1967 کە گوایە ئەمە هیچ چۆیسێکی تر هیچ ئیمکانێکی تر نەماوەتەوە بۆ ئیسرائیل شەڕیمان و نەمانی خۆی کردووە سەپاوە بەسەریا جەنگێکی سەپا و مەجبور بووە بیکە ئەگینا لەژێر هەڕەشا بوو. ئەمە پەیوەندی بە مێژووە. ئەفسانەی حەوتەم و هەشتەم و نۆیەم پەیوەندی بە بڵێم دۆخی ئێستای ئیسرائیلەوە هەیە. ئەفسانەی حەوتەم ئەو لەو بەشەیە ئەو ئەفسانەیە هەڵەوەشێنێتەوە کە گوایە ئیسرائیل وڵاتێکی دیموکراسیە دەوڵەتێکی دیموکراسیەوە تاقە دیموکراسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمە تاقە دیموکراسی خۆرهەڵاتی ناوەڕاست. بەڵێ ئەمە ئەفسانەیە زۆر باوەڕی پێکراوە و زۆر بەربڵاوە لە وڵاتانی ئەوروپایە و لە ڕۆژاوایەوە لە میدیای پرۆ ئیسرائیلیا زۆر دووبارە کرێتەوە. و ئەفسانەی هەشتەم لە ڕاستیە تاکە ئەفسانەیە نییە بەڵکو چەند ئەفسانەیە کە سەبارەت بە پرۆسەی ئاشتی کە تیایدا بەگشتی ئەو بیرە دووبارە کرێتەوە کە گوایە ئیسرائیل وڵاتێکی ئاشتی خوازە هەمیشە دەستی بۆ ئاشتی درێژ کردووە لە بەرامبەردا لایەنی فەلەستینی هەمیشە کە لە ڕق بووە هەموو چانسێکیان لە دەستداوە بۆ بەرقەراربوونی ئاشتی و ئیتر هەر جارێ و لایەنێ تاوانبار کراوێت مەتم پێشتر یاسر عەرەفات ئێستا حەماس بەو شێوەیە. و پێش ئەوەش کە مەسەلەن کاتێک کە یعنی هەتا 1990 ئیسرائیل ئامادە نەبووە پێشتریش لە کۆبنەوەی مەدریدا ینی لە 1990 بەولاوە ئەنجا ئیسرائیل ئامادە بێت لەگەڵ لایەنی فەلەستینیان ڕاستەوخۆ قسە بکە. ئینا پێشتر ئەوانی هەر بە لایەنی گفتوگۆ و ئاشتی نەزانیوە. و ئەفسانەی نۆیەمیش ئەو کۆمەڵی ئەفسانەیە ئەوانش پەیوەندی بە غەزەوە هەیە. یەکێک لەوانە ئەو ئەفسانەیە کە پێی وایە ئەمە شەڕی تیرۆرە و ئەمە شەڕی تیرۆرە و لە غەزە و فەلەستین ئەموو تیرۆرستن و هاوشێوەی داعش و قاعیدە بیرەکەنەوە و بۆیە ئەمان مەجبورن هاوشێوەی ئەمریکا چۆن شەڕەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دژی تیرۆر ئەمانش دژی تیرۆرە وەستنەوە. ئەمە پرۆسەیەک بەشێکە لە پرۆسەی دێواندنی فەلەستینیەکان کە بە درێژایی سەدان ساڵە لە وڵاتە بەردەوامە. پێشتر کە باسی جەنگی دژە تیرۆر و ئیسلامیزم و شتانە نەبوو فەلەستینیەکان بە نازیە چێندران لە میدیای ئیسرائیلە لە ئەکادیمیای ئیسرائیلیا بە زایۆنیا بە تایبەتی. ئەفسانەی دەیەمیش عەفوەن ئەفسانەی لە ناو ئەفسانەکانی ئەفسانە سەبارەت بە غەزەیە ئەفسانەیەکی تریشەیەویش ئەوەیە کە کشانەوەی سەبارەت بە غەزە بۆ ئۆسلۆ پرۆسەی ئاشتی بۆ ئەفسانەی هەشتەم بوون. ئەو سەبارەت بە غەزە کشانەوەی ئەریێل شارۆن
لە 2005 وەکو دەستپێشخەریەکی گەورەی ئاشتی لە قەڵەمە درێ ئەم پێی وایەوە ڕاستی نییە لە واقعە هەوڵی شارۆن بووە بە کشانەوە بۆ ئەوەی هەم دەستکراوە بێ بتوانێت لە دەرەوە کۆنتترۆلی غەزە بکە و باشتر بتوانێت بۆردومانی بکە باشتر بتوانێت سزای بە کۆمەڵیان بدا چونکەگەرە کۆمەڵگەی نیشتەجێ جوولەکەی تیانە بێ ئەم دەستکراوەترە بێ دووەمیش بۆ خەڵەتانی ڕای جیهانی و بۆ بتوانێت لە کەناری خۆرئاوا زیاتر ئەو بە جوولەکەی کردن بە یەهودیکردنی کەناری خۆرئاوا پەرە پێ بدە. ئەفسانەی دەیەمیش پەیوەند بە سەبارەت بە داهاتووی فەلەستینایە داهاتووی ئیسرائیلە ئەوش سەبارەت بە چارەسەری دوو دەوڵەتیە ئەو بە ئەفسانە ئازانێ ئەو وەڵێ ئەمە ئەفسانەیەوە هەسەن قابلی تحقیق بوون نییە بڵێ بەڵێ بە ئەفسانەیە لەبەرەوەی کە لە مێژووە هەر جارێ باسی دوو دەوڵەت و دابەشکردن کرابێ هەمیشە بە زەرەری فەلەستینیەکان کۆتایی هاتووە زایۆنیزم بەوە دەستی پێ کردووە یان مەسن دابەشکردنی فەلەستین بۆ دەستی پێ کردووە لە 1956 خاکی مێژووی فەلەستین دراوە بە زایۆنیزم دراوە بە ئیسرائیل 42 دراوە بە خەڵکی فەلەستین و 2% بڵند 2% هێڵدراوەتەوە مەسەن ناوچەی قودس و ئانە وەکو ناوچەیەکی نێودەوڵەتی ئیسرائیل بەوە ڕازی بووە بەڵام لە ساڵ 1948 لە پاکتاوی ڕازگەزیە لە 1970 خاکی مێژووی فەلەستین داگیرەکات. ئەم لە 1970 دواتر لە 1967 لە سابستەکەی تریشی کە کەناری خۆرئاوا و کەرتی غەزەیە ئەوش داگیرەکات بەڵام نایلکێنێ بە ئیسرائیلەوە و لەم ناوچەی کەناری خۆرئاوا کرێ بە 3 بەشەوە لەو 3 بەشە بەشێکی ئیسرائیل کۆنتترۆلێکە لەو 2 بەشەی کە ماوەتەوە ئەو بەتەمای دەوڵەتێکیان بۆ دروستکات لەگەڵ کەرتی غەزەیە کە لە سادووی هەموو خاکی مێژووی فەلەستین پێکەێنێ ئەمە کۆی هەموو ئەفسانەکان بوو زۆر باشە ئەو ئەفسانانە کە ئاوا ژماردوێتی بەڕاستی بەشێکی ئەوە کە قسە لەسەرەوەیە کە ناسیۆنالیزم پێویستی بە ئەفسانەیە بۆ دروستکردنی نێتەوە شکردنەتەوە بۆ خۆی بوونەوەرێکی بڵین کۆن و دێرین و زۆر ئاوا بابەتی و مۆزوعی نییە بوونەوەرێکە کە ئایدۆلۆژیا دروستێکات و پێچی هێنێت و بڵین دووبارە بەرهەمیشی دێنێتەوە بەڵام ئەوەنی کە پەیوەندی باسی ئێستاوە باسی داهاتەوە هەیە مەسائلێکن کە ئەو بڵین تیوریانن یاخود ئەو بانگەشانن کە ئیسرائیلێکا لەگەڵی شاتیان دیارە غەربیش تەی دێکات و پشتیوانی لەکە ئەچێتە سەرەوانە لەسەر ئەو ئەفسانانەی کە لەسەر دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لەسەر تا قسە بکەین ئەزانم کە تۆ لە ناو ئەو بابەتەیە زۆر تەرکیزێکی باشش لە نووسینەکەی خۆتا قسۆتە سەر زایۆنیزم وەکو کۆلۆنیالیزم و شتێکی گوتووە لە جێگایەکە تۆزێ جێگای سەرنج بوو بۆ من کە لە لای هەندێک چەپەکان زایۆنیزم پرۆژەیەکی ئەمریکیە پێم خۆشە لەم بابەتەوە ورتر باسی بکە یانیەوە کە چەپەکان چۆن ئەمەیان پێ پرۆژەیەکی ئەمریکیەوە پێیان پرۆژەیەکی ئیمپریالیستی ئەمریکایە دیارە نظری تۆ وایە یاخود لەم کتێبەشە ئەوە ئاشکرا کراوە کە ئەمە وانییە بۆ خۆی ئەمە جوڵانەوەیەکە بەدەر لەو ئیمپریالیزمە یاخود ناتوانین بڵین وەسیلەیەکە و ئامرازەکە بەدەست ئیمپریالیزمە بۆ خۆی جۆرێک کۆلۆنیالیزمە پێم بۆشە سەبارەت بەم ئەفسانەیان کەمێک زیاتر بدوین و قسە بکەین فەرموو ڕاستەکەی ئەو ڕایی کە پێی وایە کە زایۆنیزم خۆی هیچ نییە وجودی نییە تەنیا داردەستێکی ئیمپریالیزمی ئەمریکیە یا پێشتریش ئیستیعماری بەریتانی بووە ئەمە هیچ حقەتێکی نییە ئەمە واکە کە ئێمە نەتوانین زایۆنیزم بناسین
زایۆنیزم لە ڕاستیدا جوڵانەوەیەکی نەتەوە پەرستی و پرۆژەیەکی کۆلۆنیالیستیشە کۆلۆنیالیزمە و زۆر وانە فێر بووە لە کۆلۆنیالیزمی ئەوروپیەوە. بەڵام خودی پرۆژەکە خودی هەڵقوڵاوی ناو ترادیسیۆنی جوولەکە یان مەسەن وەکو چۆن بڵێم لە ناو میلەتی کورددا نەتەوە پەرستی سەر هەڵەدا لە تورکیا نەتەوە پەرستی سەر هەڵەدا لە ئێرانە بەو هەمان شێوە لە ئیمپراتۆریەتیەکانی هەنگاریا و نەمسایە لە ئەوروپایە سەدەی کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 سەرەتای بڵێم جۆرێکە لە هەڵکشانی نەتەوە پەرستی لە ئەوروپایە و لە ماوەی نێوان جەنگی جیهانی یەکەم و دووەم لە تەواوی جیهانە و زایۆنیزم وەکو جوڵانەوەیەکی نەتەوە پەرستی لەم چوارچێوەیە توانرێ بخوێنرێتەوە و زایۆنیزم کۆلۆنیالیزمە لەبەرەوە جۆرێکشە لە کۆلۆنیالیزم کە جیاوازە لە کۆلۆنیالیزمی کلاسیکی کە پێوترێ کۆلۆنیالیزمی ئابووری. کۆلۆنیالیزمی ئابووری هاوشێوەی کە ئەوەی کە بەریتانیا کردوێتی لە جیهانە هاوشێوەی پورتوگال کردوێتی یا ئیسپانیا وڵاتەکانی تریش فەڕەنسا ئەمانە هیچ بڵێ من جۆرە کۆلۆنیالیزمە هیچ نیازێکی داگیرکردنی ئەو خاکەی نییە کە بۆ ئەبەتیات بمێنێتەوە بەڵکو دەیەوێتەنا لە ڕووی ئابووریەوە ئەم کۆلۆنیە خزمەت بە نیشتیمانی دایک بکات کە بڵێمبوونە لە وەکو لە بەریتانیایە ڕاستانی ئابووری وڵاتەکە وابەستەی ئابووری نیشتیمانی دایکە ئەو هیچ نیازێکی بۆ نییە لەو شوێنە بمێنێتەوە. جۆرێکی تری کۆلۆنیالیزمان هەیە ئەکە پێوترێ سێت لە کۆلۆنیالیزمی نیشتەجێ ئەمە هاوشێوەی کۆلۆنیستەکانی ئەمریکایە کە دواتر ئەمریکا دروستەکەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروستەکەن یا ئەوەی کە ڕژێمی ئەپارتاید لە ئەفریقایە ئەمانە خودی خۆیان ئەم کۆلۆنیستیانە کە ئەچنە ئەو وڵاتە نیشتەجێ بن هەر لە سەرەتاوە بە دوای نیشتیمانێکەوەن ئەوان هەر بە سەرەتاوە بە دوای نیشتیمانێکەوەن و ئەیانەوێ ئەو شوێنەی کە تیا نیشتەجێ بن بیکەن بە نیشتیمانی خۆیان بیکەن بە نیشتیمانی خۆیان و سربەخۆ بن لەو وڵاتی دایکەی کە پەیوەستە پێوەیە. ئێوە مەسەن سربەخۆیی ئەمریکا لە بەریتانیا ئەم جۆرەیە لە کۆلۆنیالیزم کۆلۆنیستەکان چیتر نایانەوێت تابعی بەریتانیا بن بەڵکو ئەیانەوێ خۆیان حکم وڵاتی خۆیان بکەن و ئەوەی کە خۆیان پێڵەن وڵاتی خۆیان و ئەمان دەبێت ئەو عەرقەلانەی ئەو بربەستانەی کە هێتە بەردەمیان بەسەریا زاڵ بن. گەورەترین بربەستیش بۆ ئەم جۆرە لە کۆلۆنیالیزم گەلە ڕەسەنەکەی کە لە وڵاتە نیشتەجێ مەدەن لە بابەتی ئەمریکا ئوسترالیا گەلی ڕەسەن ئەوان منە ئەوەی کە پێیان ئەڵێن هێندیە سوورەکان کە نەتەوەی بڵێم گەلی ڕەسەنی ئەو وڵاتە بوون دانیشتوانی ڕەسەنی وڵاتە بوون بە چەندین قۆناغ و بە پرۆسەی جیاواز لە ناوەبرێ. مەدەن ئەم کۆلۆنیالیزم لە ڕێگەی یەکێک لە کۆڵەکەکانی چی دەرپەڕاندنە یان مەسەلەن لە زاڵبوونە بەسەر ئەو بربەستەیە ئەویش چی بە لە ناوبردن بێ بە جینۆساید بێ یا بە دەرپەڕاندن بێ ڕاست یا ئێتریا ڕاگواستنە یا جینۆسایدە. پاپێ خۆی لەم کتێبەیە و لە کتێبەکانی تریشە باسی ئەوەکە کە ئیسرائیل یا زایۆنیزم ئەم جۆرەیە لە کۆلۆنیالیزمی نیشتەجێ کە هەر لە سەرەتاوە ئەم ئایدیایی هەبووە ئەم بیرەی هەبووە کە ئەو دانیشتوانەی کە لەوێ نیشتەجێن لە فەلەستینا نیشتەجێن وەکو عەرقەلەیە سەیری کردوون وەکو بربەستێ کە ئەبێ
یا دەرپەڕێندرێن یا بە زۆر ڕەوانەی وڵاتێکی تر بکرێن یا بە پارە ڕازی بکرێن کە ئەو وڵاتە جێبێڵن و ئەم ئایدیا لە قۆناغی ئینتیدابی بەریتانیا ئەبێ بە استراتیژ یعنی هەر لە ساڵانی 1930 لەوەی ترەمە بێ بە استراتیژی زایۆنیزم کە ئیتر لە بەڵام لە ناوخواانە ڕێ نەکەوتون مەسەن کەسانێکیان هەبووە پێی وا بووە کە زیاتر بە پارە بە کڕینی زەویوزار ئەتوانن فەلەستینیەکان ڕازی بکەن وڵاتی خۆیان جێبێڵن بڕۆن بە وڵاتێکی تر خاک و زەویزاریان بکڕن ئەم سیاسەت ئەم استراتیژیە سەری نەگرتووە و لە پێش دەرچوونی بەریتانیا لە ئیسرائیل بڵێم لە خاکی مێژووی فەلەستین سیاست استراتیژی ئەو لایەنە زیاتر بەهێزە بێ کە پێی وایە کە لە ڕاستیە پێویستە دەرپەڕێندرێن و دەرپەڕاندنەکەش ئەبێ بەهێز و بە زۆر و ئەمەش پاکتاوی ڕەگەزی 1940 لێەکەوێتەوە ئەوە بەڵام لەگەڵ ئەم جۆرە لە کۆلۆنیالیزمەیە کە هەموو خەسڵاتەکانی کۆلۆنیالیزمی تایە پاپێت جەخت لەسەر خاڵێکی ترەکاتەوە کە زۆر گرنگە بەلایەوە ئەویش مەسەلەی دێواندن یعنی لە مرۆڤایەتی داڕنینی دانیشتوانی ڕەسەنی ئەو شوێنەیە ئەڵێت ئەمە لە سەرەتای زایۆنیزمەوە لە ناو ئەم بزوتنەوەی ئامادە بووە ئەو ناوێکیشی لێ نێت کە نزیکە لە سێت لە کۆلۆنیالیزمەوە لە کۆلۆنیالیزم نیشتەجیەوە پێڵە شتێتل کە وشەیەکە لە ئەوروپای ڕۆژهەڵاتە لە ئەوروپای شەرقیە بۆ ئەو شارانە بەکارهێنراوە بۆ ناوچانە بەکارهێنراوە کە هەر جوولەکە خۆیان جوولەکەی تیان نیشتەجێ بووە لە سەرەتای سەدەی 20ەمە شەپۆلێکی کۆچ بۆ فەلەستین دەست پێەکە بەهۆی ئەوەی کە دژە جوولەکەی لە رووسیا قەیسەریە زۆر بەربڵاوە بێ و خەڵکێکی زۆر ناچارە بن کۆچ بکەن زۆربەی ئەو خەڵکە کۆچەکە بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا و بەشێکی کەمیشی ئەچێ بۆ فەلەستین ئەمە پێوترێ کۆچی دووەم لە مێژووە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە لە دواترە بن بە دەسەڵاتدار لە ناو بزوتنەوەی زایۆنیزمە بەناوبانگتریان داود بن گوریۆنە لەم وەجبەیە و ئەم جۆرە لە کۆمەلگایە لە ناو فەلەستینە دروست دەکەنەوە عنی گوند و ناوچەی تایبەت بە خۆیان کە نەیەڵن تێکەڵی فەلەستینی بێخۆیان جیا بکەنەوە هەمیشە وەکو بربەست سەیریان کەن وەکو میلەتێکی دواکەوتوو دوور لە شارستانیت هیچ نازان وەکو ڕێگر جەردە یادەوەریەکانیان پڕەکەن لەم وشانە دەربارەی فەلەستینیەکان لە واقعیشدا ئەو فەلەستینیانە بوون کە فێری کوشت و کاڵیان کردن دەستیان گرتن یەکەم جار ڕێگەیان پیشاندان کە چۆن کار بکەن و چۆن بەمەسەن کوشت و کاڵ بکەن و بەم شوێ بەڵام ئەم پرۆسەی دێواندنە ئەم پرۆسەی لە مرۆڤایەتی داڕنینە هەر لە ئەوەڵەوە مەسەن لە ناو زایۆنیزمە ئامادە بووە. ڕاستە من لێرە لە بابەتی ئەم ئاعترازەی کە تۆش بە جۆرێک ئاماژەت پێ کردووە بیش زۆری لەسەر چووە لەسەر مۆزۆی تعریفکردنی زایۆنیزم و کۆلۆنیالیزم من یەکشەم هەیە دیارە ئازانم کە ئەم کۆلۆنیالیزمە بۆ خۆی پرۆژەیەکە توانێت لە پاڵ پرۆژەکانی تری کۆلۆنیالیزمە باسی بکە یعنی نەگەوەی کە بڵین دانێ شتێک بێ بەدەست بڵین داردەستێک بێ بەدەستی ئەمریکا و ئیمپریالیزمی ئەمریکا یاخود وەکو وەڵێن چۆن زۆر جاربووە ئاسانکاری ممکنێمە ژوا بڵین ئەمە ئەمریکا لە جیاتی ئەوەی حاملێ تائیرات بێنێ بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست دەوڵەتێکی لێوە دروست کردووە بۆی کەوا قاعیدەیەک بە چاودێری ناوچەکە بکاتەوە ئەمە توانێت
بڵێن تابیرێکی تۆزە ئەکستریم بێ بۆ دەربڕینی ئەو واقعەتی کە ئەمریکا چه سوودێکی لە ئیسرائیل وەرگرتووە بینیوە. بەڵام حقەتەکەی ئەوەیە کەم پرۆژێکە لە پاڵ پرۆژەکانی ترا. بەڵام من هەستەکەم لە زۆر جێگایە ئەو لیnkە و ئەو کۆنەکشنەی کە لە بینی ئەم پرۆژە کۆلۆنیالیستیە لەگەڵ سەرمایه‌داری ئەم سەردەمایەوە سەرمایه‌داری قەرنی 20 ئەوانەیە زۆر ئەم لێکاڵپێکانە نابینم لەم باسی ئێلان پاپیە. ینی ڕاستە وەکو پرۆژەیەکی کۆلۆنیالیستی سربەخۆیە وەینە، بەڵام سربەخۆ نییە لە سەرمایه‌داری، سربەخۆ نییە لە بەرژەوەندی چینایەتیەکان و بەرژەوەندەکانی ئەم سیستەمەی کە لە دنیاە هەیە. یعنی ئەگەر ببوایە وا بواە پرۆژەی دروستکردنی ئیسرائیل پرۆژەی دروستکردنی دەوڵەتێکی سۆشیالیستی بواە لە ناو فەڵەستینە کە هەموو خەڵک تایە ئازادانە وەکو برا بژیانە دەوڵەتێکی کۆمونیستیان دروستکرداوەنە زۆر دەمێ بوو کە حاملێ تایراتی ئەمریکا لە ئەمریکاوە هاتبوو لەو ناوچەیە هەموو کۆنەپەرستانی ناوچەکەشیان لەگەڵا بوو بۆ خنکاندنی بۆ لە ناوبردننی ئەوەی کەوا دیفاعی لێکراوە هێڵراوەتەوە بەم جۆرە ماوەتەوە بەدەر نییە لەو معادلاتانی کە لە ناو دنیای سەرمایه‌داری ئەمڕۆیە هەیە کە من هەستەکەم ئەم لایەنەی کەمێک کاڵەکرێتەوە وەختێک دەی واسی پرۆژەیەکی کۆلۆنیالیستیەکەی لای تۆ جوانیە ئاورە بیرۆ هاوڕێگیان مەسەلەی سەرمایه‌داری و مەسەن سەربەخۆبوونی بزوتنەوە نەتەوە پرستەکانیان نەتەوە پەرستی نەتەوە دەوڵەت نەتەوە لە سەرمایه‌داری هیچ شتێک لە دنیای ئەمڕۆیە سەربەخۆ نییە. بەڵام دەوڵەت هەمیشە سەربەخۆیەکی ڕێژەیی هەیە. دەوڵەت ڕاستە ئێمە لە سیستەمێکی سەرمایه‌داریاژین، بەڵام دەوڵەت وەکو کارگەی بیر ناکاتەوە. خەستەخانەیە لە ناو سیستەمی سەرمایه‌داریە جیاوازە لە کارگەیەکی دروستنی کاڵا. دەوڵەتەکان لە ناو سیستەمی سەرمایه‌داریە ئایدۆلۆژیای جیاوازیان هەیە و استراتیژ و بەرنامەی جیاوازیان هەیە. مەثڵەن هەموو دەوڵەت ڕاستە هەمویان دەوڵەت نەتەوەن، هەمویان دەوڵەت نەتەوەی سەرمایه‌دارن، بەڵام حتا لە ناو خودی دەوڵەت نەتەوەکانیشە جیاوازی هەیە لە دەوڵەتێکەوە بە دەوڵەتێکی تر. دەوڵەتێکەیە لەسەر بنەمای ئەتنی دروست بووە، دەوڵەتێکەیە لەسەر بنەمای هاوڵاتی بوون دروست بووە، دەوڵەتێکەیە لەسەر بنەمای ئاینی دروست بووە. ڕاستەمانەوەیان ئەو شێوازی بەرهەمێنانەی کە لەم دەوڵەتانە هەیە بە دەوڵەتی چینیشەوە کە حیزبێکی کۆمۆنیست حاکمێتی شێوازی بەرهەمێنانی سەرمایه‌داریە. بەڵام دەوڵەتەکانیش ئەو دەوڵەتەی کە مەسەن لەگەڵ سەرمایه‌دارەکان ڕێیەکە بێت لە بازاڕی جیهانیە یا لە بازاڕی ناوچەیە بەرژەوەندەکانە نەپارێزێت، خودی ئەم دەوڵەتەش ئایدۆلۆژیای خۆی هەیە و استراتیژی خۆی هەیە و لەسەر ئەساسێ دروست بووە و ئەمانە لە پەیوەندیەکی دیالێکتیکیان نەک پەیوەندیەکی میکانیکی، نەک ئەوەی مەسەلەن هەر بازار و مەسەلەن شێوازی بەرهەمێنانەکە هەم کۆی پرۆسەکە دیاری بکات. ڕاست بە شێوەیەکی میکانیکی نا، بەڵام بە شێوەیەکی بڵێن ئۆرگانیکی پەیوەندێکە هەیە. مەبەستمەوەیە کە باسەکە دیارە ناکرێ بڵین وەکو شتێکی میکانیشی ئاوازێکی ئەمە داردەستی ئەوە لە ئاستێکی سیاسی لە ئاستێکی سیاسی زۆر بەرجەستە و زۆر پیلانجێڕانەوە ئەوانەیە بینی. پەیوەندیەکە پەیوەندیکی ئۆرگانیشی قوڵترە بەم اعتیبارە من هینەکەم هەیە لەسەری زۆر باشە. من باسێکی تر هەیە کە لە ناو ئەم کتێبەیە کە بفریا بکەوین پشی لەسەریان لەبەرەوەی بەلامەوە گرنگە مەسەلەی دیموکراسی بوونە ئەفسانەیەکە کە لەسەر دیموکراسی بوونی هین باسەکە یا بەرلەوە بچینە سەر مەسەلەی 16 شەڕی 16 ئەو بە دەکۆمەنت ئاشکرایەکە کە ئاوا نییە شەڕی 16 بڵێن دەوڵەتە عەرەبیەکان پیلانێکیان ژێڕاوێ هیچ عیلاجێکی نەمابێتەوە ئیسرائیل غێری ئەوەی کەوام شەڕی 6 ڕۆژە بکات و ئەم وڵاتە ئەم ناوچانە داگیر بکات. ئاماژە بەوەکە کە پیلانێکی دوور درێژتر بۆ داگیرکردنی کەناری خۆراوە و کەرتی غەزە هەبووەوە ئیسرائیلەوە
چەند جار هەوڵی داوەم پیلانی جێبەجێکا بەڵام سەرنجام لە ساڵی 1960 ئەوکاری بوو ئەنجام کراوە. ڕاستە ئەوەی کە چی وای کردووە کە ئیسرائیل کەناری خۆراوە کەرتی غەزە داگیر بکات لە میدیای زایۆنیە وەکو شەڕی مان و نەمان باسەکرێ، وەکو جەنگێکی سەپاو بەسەر ئیسرائیلە. بەڵام لە واقعدا ئەمە پلانێکی دوور و درێژ بووە، بەشێک بووە لە استراتیژی خودی دەوڵەتی ئیسرائیل و خەونی زایۆنی کە داگیرکردن یا دروستکردنی دەوڵەتە لە هەموو ئەوەی کەوان پێڵێن ئەرز ئیسرائیل، یعنی خاکی ئیسرائیل بە گەورەیەکەی کە کەناری خۆراوە و کەرتی غەزە شەگرێتەوە. لە دابەشکردنی فەلەستینە بۆ دەوڵەتێکی جوولەکە و دەوڵەتێکی بۆ عەرەبەکان، داڤید بن گوریۆن وتوێتی کە ئێمە بەمە ڕازیە بین چونکە دان ئەندرێت بە دەوڵەتەکەمانە، بەڵام سنوورەکەی بە کراوەی ئەهێڵینەوە و ئەوەشی کە عەرەبەکان مەثەن فەلەستینیەکان ڕازی نەبوون بەمە، هەلێکی مێژووی بۆیان ڕەخساند کە ئەمایان بۆ بێتە دی کە مەثەن دەوڵەتێکیان هەیە بەڵام هێشتا سنوورەکەی دیاری نەکراوە، چونکە لایەنی فەلەستینی بەو دابەشکردنە ڕازی نەبوو بە ناعەدالەتی زانی. لە 1948 بۆ 1949 لە پرۆسەی پاکتاوی ڕاگەزیە ئەوان توانیان ئەو لە 56 بکەن بە لە 80 خاکی مێژووی فەلەستین. ئەمە قۆناغێکی گرنگ بوو بۆ زایۆنیزم کە بتوانێت دەوڵەتی خۆیدا مەزرێنێ، کە بتوانێت جێ خۆی بکاتەوە و پاش ئەوەشی بەدەمی ڕازی بوو کە ئەوانەی کە دەرکراون بگەڕێنەوە بۆ خاکی خۆیان، هەرچەند ئەو شتە قەت جێبەجێ نەکرا. ئەوانەی مەثەن زیاتر لە 750,000 کەس یا هەنێ سەرچاوەڵە ملیۆنێ فەلەستینی ئاوارە بوون، ڕێگان کەمێکیان نەبێوانێکیان ڕێگان پێ نەدرا بگەڕێنەوە. ئەوەی بۆ هاتە دی کە بتوانێت دەوڵەتێکی جوولەکە یا زۆرینە جوولەکە دروست بە، بەڵام کەناری خۆرئاوا و کەرتی غەزە کەمتر، بەڵام زیاتر کەناری خۆرئاوا هەر لە استراتیژی دەوڵەتی ئیسرائیلە هەبووە و لای زایۆنیەکان هەبووە و هەنێکیان پیان وا بووە کە داود بن گوریۆن ئەو هەلە مێژووی لە دەستاوە و غەڵەتێکی گەورەی مێژووی کردووە کە ئیشەکەی لە 1948 یەکلایی نەکردوێتەوە، بەڵام لە 1948 ئەو نەیەتوانێت ئەو کارە بکە لەبەرەوەی ئەو ڕێکەوتنی هەبوو لەگەڵ دەوڵەتی ئوردنیش هاوشێوەی ئیسرائیل لە هاوشێوەی زایۆنیزم تەماعی هەبوو لە فەلەستینە کە کەناری خۆرئاوە بەشێک لە قودس درا بە کە قودس گرنگی ئاینیشی هەیە بۆ بنەماڵەی مەلیکی ئوردن کە خۆیان بە هاشمیە زاننوانە لەگەڵ عەرەبستانی سعودی هەبوو، ئەوە قودس بۆیان گرنگی ئاینی هەبوو، گرنگی ئاینی و سیاسی هەبوو و سوپای ئوردن زایۆنیەکان لە سوپای ئوردنە ترسانە وەختە چونکە بەهێزترین سوپای عەرەب بوو، سوپایەک بوو کە لە ڕێگەی دەوڵەتی بەریتانیاوە بەهێز کرابوو بۆ نۆیترالکردنی ئەوە بۆی کەم نەهێشتنی هەڕەشەی مەجبور بەم ڕێکەوتنە بوون. لە دوای ئەوە هەمیشە لە هەلێکی زیێڕی نەگەڕان بۆ ئەوەی کە دووبارە ئەو خاکە بەشە کە لە سابیستە ماوەتەوە داگیری بکەن. فرسەتێک هەڵکە و مەسەن لە جەنگی ئەوەی هێرشی سێقۆڵی ئیسرائیل فەڕەنسا بەریتانیا بۆ سەر جەمال عەبدولناسر پاشەوەی ئەوەی لەسەر مەسەلەی نۆکەندی سوێز، دواتر بە فشاری زۆری ئەمریکا مەجبور بە کشانەوە بوون. ئەمە بۆی دەرخستن کە مەسەن دۆخی نێودەوڵەتی بەو شێوەیە ئامادە نییە کە مەسەن داگیرکاری ئیسرائیل قبوڵکە. قۆناغێکی تر مەسەن کە ویستویانە ئەم هەلەکە بقۆزنەوە ساڵی 1950 ساڵی 1950
لە دنیای عەرەبیە مثلا چەندین ڕوودا و ڕوویە لە یەکگرتنی بەعث سووریا و میسر لە دوایشدا لە عێراق 14 تەمووز کودەتا کرا و پان عەرەبیزمی جەمال عەبدولناسر ڕابەری بوو لەناو جیانی عەرەبیە زۆر بەهێز بوو و ئانویست مەسەن لە ڕێگەی یارمەتی سۆڤێتەوە بتوانن خۆیان بەهێزکەن لە ڕووی چەک و لایەنی سەربازیەوە. ئیسرائیل دەیویست بەم شێوەیە خۆی نزیک بکاتەوە لە ناتۆ و خۆی نزیک بکاتەوە لە ئەمریکا کە گوایە ئەم ڕادیکالیزمی عەرەبیە و ئەم نزیکبوونەوە لە سۆڤێت کەوان پیانەوە هەڕەشەی کۆمۆنیزم بتوانێت ئەم هەڕەشەیە بڵێم پوچەڵ کاتەوە لە کاتێکە لە ڕاستیشە نیازیان داگیرکردنی کەناری خۆراوە و کردی غەزە بوو. ئەم هەوڵانە هەبوو بەڵام لەو کاتەشە کێشەیەک هەبوو داڤید بن گۆریۆن بەمە ڕازی نەبوو چونکە پێی وابوو ئەگەر بتوان خاکەکەش داگیر بکەن ئەوە کێشەی دیمۆگرافیان بۆ دروستە بێ ژمارەیەکی زۆری فەلەستینی دێتە ناو دەوڵەتە جوولەکە نشینەکەەوە ئەمەش لە وڵاتێکە کە سیستەمی پەرلەمانی و دەنگدانی تیا ئەمە خەتەرە کێشی گۆڕانی دیمۆگرافی هەمیشە وەکو خەتەرێ سێرەکرا بۆ دیموکراتی ئیتنیکی هەمیشەوەیە بۆ دیموکراتێک لەسەر بینەمای ئیتنیکی دامەزراوێت و بێ هەم دیموکراتی بێت و هەم دەوڵەت و دەسەڵات بەدەست ئیتنیکێکی دیاریکراوە بێ قەومێکی دیاریکراوە بێ ئەما بێت کێشەیەکی دیموگرافی گەورە کە ژمارەی عەرەب زمانان لە ئیسرائیلا زۆرتر من لە ژمارەی بڵین جووەکان بزەبت ئەمە ئەوەن کێشانێ لە ساڵی دواترێتوان لە مەسەلەی دیموکراسی و ئەفسانەی دیموکراسیە زیاتر باسیەوە زۆر باش لە ساڵی 1960 کێشەی دووبارە دەست پێکاتەوە ئەو وەختە کە بەڕای پاپێ ئەم گرژی و ئاڵۆزەی کە لە 1960 دروستە بێ هاوشێوەی 1967 بەڵام ئەوەڵە لەو وەختەیە سکرتێری نەتەوە یەکگرتووەکان عاقڵتر بوو و لە سایکۆلۆژیای جەمال عەبدولناسر تێگەشت. جەمال عەبدولناسر کەسێ بوو کە لە ڕاستیان نەیویست ڕووبەڕووی ئیسرائیل بێتەوە و دەیزانی مەسەڵەن ڕووبوونەوەی ئیسرائیل زەحمەتە و قورسەوە ئەو دەوڵەتەکەی لەو ڕووە ئامادە نییە بەڵام چونکە ڕیتۆریکی عەرەبی و ڕیتۆریکی بەعث ڕیتۆریکی پان عەرەبیست و لە ئێستاشا ڕیتۆریکی ئیسلامیەکان بە ئێرانیشەوە هەمیشە لەسەر لە ناوبردننی ئیسرائیل و زایۆنیزم و ئەوە بووە مەجبور بوو وەکو شۆیەک هەمیشە مەسامانە دووبارە بکاتەوە و هەڕەشە بکە هەڕەشەی هێنانی هێزکە لەو ناوچەی یعنی لە دوای ساڵ 1956ەوە کە ئیسرائیل کشایەوە لە بیابانی سینا هێزی نەتەوە یەکگرتووەکان جێگیر کرابوو ئەو هەڕەشەیەوەیە کرد کە هێزە باتەوێ بەڵام نەتەوە یەکگرتووەکان ئامادە نەبوو کە بیابانی سینا چۆڵکە و شەڕ ڕووی نەدا. لە ساڵی 1966 ئیسرائیل پەلاماری لەسەر سنوور ئەوەی ئێستا کەناری خۆراوە وەختە بەشێ بوو لە ئوردن پەلاماری لە گوندی ساموا ناوەکەیەتی پەلاماری ئوردنەدا و چەندین نزیکەی 30 سەربازیانە کوژێ و هەر لە ئەپریلی 1967 چەندین هێرشە کاتە سەر سووریا بۆ ئەوەی بیهێنێتە ناو شەڕەوە سەر گۆلان تایبەتی بەرزایەکانی جۆلان ئەوەی کە لێرە بڵێ بۆ ئەوەی بیانهێنێتە ناو جەنگەوە مەسەڵ ئەم وەکو تەحریزی ئەوە بەڵام ئیتر لەو وەختەشە جەمال عەبدولناسر ڕێکەوتنیە بوو لەگەڵ
لەگەڵ سووریایە لە ڕێکەوتن کە مەسن لە کاتی شەڕا یارمەتی بە و لەگەڵ ئوردنیشە هاوپەیمانێتیان هەبوو. ئەمە سوێ دۆخێکی محریجەوە کە مەسەن خۆی بە سەرۆکی ئەوە پان عەرەبیستە زانێت و نوێنەری عروبەیە و ئەوانە و بە ڕێکۆریکی گەرمیان لە و ئێستاش دوو وڵات هێرشی کراوەتە سەر و هەڕەشەیەکە ئیسرائیل ئەوە و ئەم وەڵامێکی هەبێ. وەڵامەکەی ئەوە بوو وتی هێزە هێنمە بیابانی سینە و ڕێڕەوی تیرانیش لە نۆکەندی عەقەبە ئەگرم. ئەم شتانەی کە کرد کە ئەو وەختە سەرۆکی سکرتێری نەتەوە یەکگرتووەکان کەسێک نەبوو کە تێبگا لە سایکۆلۆژیای جەمال عەبدولناسر شوێنەکان بۆ چۆڵ کرد. ئەو چووە بیابانی سینە. زۆربەی راپۆرتەکان بە هەتا نووسەرێکی وەکو نۆرمان فینکلشتاین لەسەرەوە کتێبی هەیە و نووسینی هەیە کە هەڵە پێی وایە کە ئەمە هەمووی شۆ بوو و جەمال عەبدولناسر هیچ ئامادەیەکی نەخۆی نەهێزەکەی ئامادەی شەڕی ئیسرائیلیان نەبوو و راپۆرتی CIA بار بە پێکەنینەوە تویانە کە ئیسرائیل دەتوانێت لە ماوەی چەند ڕۆژێکە ئەم شەڕە کۆتایی پێبێنێ و هەرواش بوو ئیسرائیل لەو هە لە مێژوویە گەڕا و ئەتوانی لە ماوەیەکی زۆر کەمە ئەم مەسەڵەن هەتەواوی هەموو هەڕەشەکان و ئەوەی کە هەونای بوو هەڕەشەکان پوچەڵ کاتەوە و ئەمەش وەکو بیانوویەک بوو بەدەستێەوە کە بتوانێت کە کەناری خۆرئاوا و کەرتی غەزە داگیر بکات و ئەوە زیاتر لە 50 ساڵە ئەو دوو شوێنە داگیر کراون. بیابانی سیناشی داگیر کرد، بیابانی سیناشی داگیر کرد و تا ئەمبەری هینیش ڕۆیشتیانی قەناتی سوێس. بەڵام ئەوان بەزموەکو بەڵام کەناری خۆرئاوا شتێکە لە سیاسەتی ئیسرائیلە پاپێ زۆر باسێکە و پێشتر چەندین کۆبوونەوە کراوە. لە ساڵی 1963ەوە دەوڵەتی ئیسرائیل ئەکادیمیا و کەسانی شارەزا و شارەزایانی قانونی حازرەکە بۆی چۆن حکمی ئەم شوێنە بکانی داگیرکردنەکەی کە ئیسرائیل لە داگیرکردنێکی کاتیە کاتی نییە و ئەو خۆی بۆ ئامادەگرۆ زیاتر لە 50 ساڵیشە داگیری کردووە بەرلەواتان نەخشەیان داناوە کە چۆن چۆنی بە چ شێوازێک ئیدارەی بکەن و بە چ شێوازێک بتوانن ئەم ناوچەیە بەڕێوە بەرن، چۆن چۆنی دام و دەستگاکانی دابمەزرێنن چ مەسەلەنەتا لەو خەڵکانی کە لەوێ ئەژین چۆن سوود وەربگرن، خەڵک بکڕن، خەڵک بێن نەبندەسی ئیندایرێکت ڕوول بەکاربێنین یاخە بە شێوازی حکمی غیرە مباشر بەکاربێنن لەو خەڵکانە وەربگرن کە لەوێن. یعنی پێشتر نەخشیان بۆ داناوە کە هەموو ئەم ناوچانە چۆن چۆنی کۆنتترۆل بکەنەوەوانە لە فرسەتێکا گەڕاونەوەوانەوە مەی کە پێی وتراوە شەڕی 16 گوایە ئیسرائیل زانیوێتی پەلاماریەدەن بەر لەوەی پەلامار بدرێ پەلاماری داوە لە ڕاستیەوە دوورەوە. ئەمە لە ڕاستیە درۆیەکە کە بەسەر هەموو کەساتیە پەڕیوە خەڵکی تقریبان هەموو وڵاتانی عەرەبی شەتا وا بیرەکەنەوە کە وەڵێ هەر بۆ قسانی جەمال عەبدولناسر کە کردوێتی خۆمان ئامادە کردو و شەڕەکەین و واکەین و فەڵەستین ڕزگارەکەین پیان وا بە واقعیە لە حاڵێکە کە ئەمانە هەمووی فیشاڵ بووە هیچ ئەساسێکی نەبووە بوو لە 5 ڕۆژە تەواوی دام و دەستگا سەربازیەکان و تایبەتی هێزی ئاسمانی میسری تەفلوتو ناکرد، هێزی ئاسمانی ئوردونی تەفلوتو ناکرد و گۆلانی گرت، بەشدایەکانی جۆلانی گرت، کەنالی خۆراوای گرت، غەزەی گرت و تەواوی سەحرای سیناشی گرت و گەیشتە قەناتی سوێسیش کە ئەمە ئیتر نەخشەیەکی زۆر دوور و درێژ بوو بۆی دانیشت. چینە سەر نقطەی دیموکراسی بوونەکەی ئیسرائیل کامە ئێستا بەڕاستی لە هەردەمی هەر کەسێکەکەی تۆجا مقارنەیەکەن مقایسەیەکەکەن لە بنەوەی نبینی مەسەلەن لە چاو هینا چۆنە لە چاو سووریایە چۆنە بۆ نمونەگە کەسێک لە بەرامبەر حکوومەتی سووریایە قسە بکە نازانێت کەس و کارەکەشی لە شوێنەوە چی هیچ کە خۆی لە ناوەچی ئەوانە خۆشیان دەست نەکەوێت کە سوکارەکەی لە ناوە بن. بەڵام تۆ لە ناو ئیسرائیل هاتوانی زۆر بە ئاشکرا قسە بە داگیرکاری ئیسرائیل بڵێیت و جۆرێک ئازادی دەربڕینەوەوانە بۆ دانیشتوانی ئیسرائیل دیارەجا چ عەرەب بن چ ئیسرائیلی یاخود جوو بن
ئەوە هەیە ئەمە ڕاستیەکە بەڵام ئەمە خۆی لە خۆیان ئەم ئازادی دەڕڕینە خۆ ناکاتە دیموکراسی بەڵام ئەم شتە بەسەر ئێمە تێپەڕیوە لە زۆر شوێنەوە ئەمە ئەوترێتەوە کە خۆزگا هەموو وڵاتە عەرەبیەکانی ژۆکو ئیسرائیل بوونایە کە ئەوە حکمی قانونی تایە حکمی یاسای تایە و دیموکراسیەکی زۆر ئەوەیە وەکوی کە مەسەلەن کەسێک پێمان بڵێ تورکیا دیموکراسی و مەجبوری قوبولی بکەنەوە نی هەڵبژاردنەکەوە نییە قانونی تایە و یاسای تایە و محکەمەی تایەوە تەنانە دەتوانێت ئۆردۆگانیش جار بەجار ڕاشێشێتە پای محکەمەوە ئەوانە لەبەرەوە توانێت بە دەوڵەتێکی دیموکراسی حساب بکرێت ئێلان پاپی دوور و درێژ جوابی ئەمەی داوەتەوە بڕای من باشترین و پڕزانیاریترین یا بۆ شخصی خۆم کە من سوودم لێوەرگرت بەشی ئەم کتێبە و ئەو بەشەیە کە باز لە ئەم درۆیە ئەکاوە ئەم ئەفسانەیەکا کە دروست کراوە دووبارە بەرهەمیێتەوە ڕای تۆ ژوایەوە نییە هەستەکەم تۆش بایەخە زۆر داوا بۆ ئینە لە نووسینەکەی خۆتا کە عەرزە کردووە ڕاستەکەی ئەگەر بتەوێت دەوڵەتی بەدەن دیموکراسی ئیسرائیل بقارنە بکەی ئەبێ بقارنەیکەی بە ئەو دیموکراسیەتیانی لە وڵاتانی تر هەیە بۆ نمونە زۆر دروستە لە فەڕەنسا هەیە لە ئەڵمانیا هەیە لە ئەمریکا هەیە لە بەریتانیا نەک پێی مقارنەیکەی بە وڵاتێکە لە ئەوەڵەوە کە تۆ بە پێڵەی دیکتاتۆر ڕاست یەکێک لەو شتانەی کە پێوەرە بۆ دیموکراسی شێوازی مامەڵەکردنە لەگەڵ ئەوەی کە تۆ پێڵەی کەمەنەتەوایەتەکان ئێمە دوو یاسامان هەیە کە مەسەڵەن بە دوو یاسامانێک کە بە ڕوونی دەرێخات کە ئیسرائیل لەم بوارە هیچ شێوەیەک دیموکراتی نییە ئەویش یاسای یەکەمیان مافی گەڕانەوەیە مافی گەڕانەوە یاسای دووەم پێوترێ یاسای گەڕانەوە مافی گەڕانەوە لە بڕیاری 1940 نەتەوە یەکگرتوەکان ساڵی 1948 دەرەچێت کە داواکات هەموو ئەو کەسانەی کە لە جەنگە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە ناچار بوون چی ناچار بوون و چی خۆشیان ڕۆژ بێتن ئەگەر ویستیان بگەڕێنەوە ڕێگەیان پێ بدرێ بگەڕێنەوە و ئەگەر نشیان ویست قەرەبوو بکرێنەوە ئەمە بۆ فەلەستینەکان نزیکەی 750,000 بۆ ملیۆنێک کەسە گەێنێ ملیۆنێک کەس ئیسرائیل مافی نەدان بگەڕێنەوە وڵاتی خۆیان ئەگەر ئیسرائیل وڵاتێکی دیموکراتی بێ لەسەر بلەمای هاوڵاتی بوون دروست بێ هیچ ترسی لەوە نابێت کە ملیۆنێک کەس بگەڕێنەوە بەڵام ئەگەر دەوڵاتێکی ڕاگەسپەرست بێت لەسەر بنەمای ئەتنی دروست بێت هەمیشە ترسی دیموگرافی تیا بێت ترسی ئەوەیە بێ کاگەرەمانە بگەڕێنەوە و لە سیستەمە پەرلەمانەکە دەنگ بدەن و حیزبی خۆیان هەڵبژێرن و دوای بەرژەوەندەکانی خۆیان بکەون ئەوە خەونی زانی پوچەڵە بێتەوە لەبەرەوە بەوەن ڕازی نەبوون و تا ئێستاش قبول نەکراوە مەسەلەی گەڕانەوە هەرچەند ئێستا لە ئەجێندای پرۆسەی ئاشتیا نەماوە کەس هەربیری لێ ناکاتەوە باسی ناکات بەڵام ساڵانێکی زۆر خەباتی فەلەستینەکان گەڕانە بۆ وڵاتی خۆیان کە ئەڵێن وڵاتی خۆیان مەمەسمان کەناری خۆراوە کەرتی غەزە نییە بەڵکو ئەوان لەو شوێنانە ژیاون لە یافا ژیاون لە حەیفا ژیاون لە عەسقەلان ژیاون لە تەبەرێ ژیاون هەموو لە لادێکان لە گوندەکانی فەلەستین کە ئێستا هەموو ئیسرائیلە ڕێگان پێ نەدا بگەڕێنە لە بەرامبەر ئەمە یاسایەکەیە ئەمە یان بڕیاری نەتەوە یەکگرتوەکان بوو بەڵام ئەوەی تریان یاسای گەڕانەوە پەرلەمانی کنێست پەرلەمانی ئیسرائیل دەری کردووە لە ساڵی 1950 ئەڵێ هەر جوولەکەیەک لە عالەمە بیەوێت ئەتوانێت ببێ بە هاوڵاتی لە ئیسرائیلە ینی لە خاکی مێژووی فەلەستینە لە هەر کوێی دنیاەوە بێ تۆ دەوڵەت ئێستا کە پێوترێت دەوڵەتێکی دیموکراسی دەوڵەت نەتەوەیەکە کە لەسەر بنەمای هاوڵاتین دروست بوو بێ نەک لایەنگرانی دینێک لە هەموو عالەمەوە بان بکات بڵێت وەرن لە وڵاتی ئێمە ئەبن بە هاوڵاتی لە بەرامبەرە ملیۆنێک کەس ڕێگەیان پێ نەدا لە وڵاتی خۆیانە بژین
لە دوای ئەمە مەسەن ئەوانشی کە ماونەتەوە لە فەلەستینە لە 1949 کە ئاگر بەس ڕاگەیەندرێ لەگەڵ وڵاتانی عەرەبیە نزیکەی 150,000 عەرەب ئەمێننەوە لە ناو ئیسرائیلە لە ناو دەوڵەتی ئیسرائیلە ئەم 150,000 عەرەبە ئەخرێنە ژێر 100,000یان مافی هاوڵاتی بوونیان هەر پێ نادرێ جنسیە وەرناگرن و ئەخرێنە ژێر قانونی تەواریەوە قانونی عسکەری یعنی حاکمی عسکەری لە وڵاتە مافی هەیە بە ئارەزوی خۆی چۆنی بێ چۆنی بە زەرور زانی بۆ ئەمنیەتی وڵاتەکە حکمیان کە ینی بە هیچ شێوە بە قانون و دیموکراسی و پەرلەمان و یاساوەمانە ژیانی ئەم 100,000 ڕێک نەخراوە و پاپێ خۆی کتێبێکی تایبەتی هەیە لەسەر ئەو مەسەلەیە ناوی فەلەستینە لە بیرکراوەکانە یا لە بیرچووەکانە کە باسی ئەو فترەیەکە کە ئەو عەرەبانەی کە لە ناو ئیسرائیلە ژین پیانترا عەرەبی ئیسرائیلی کە فەلەستینیانە خراونە دژێر حکمی قانونی عسکەریەوە بۆی بزانم یاسایەکی کۆنی بەریتانی بۆ پێم وابێ وەختی خۆی بەریتانیەکان دەمی ئینتیدا بووە لە ساڵی 1945 دەرکراوە ئەم قانونە ئەو وەختە کە دەرکراوە بۆ زاهیۆنیەکانیش بۆ فەلەستینیەکانیش بووە ئەو وەختە زاهیۆنیەکان پێیان وتومە قانونی نازیە مەناحیم بێگن وتوێت ئەمە قانونی نازیە یاساناسە زایۆنەکان وتوانە ئەم قانونە قانونی دیموکراسی نییە هی زانێ بۆ ئەم قانونە چەندین لە مەرسومی یەکەمی پەرلەمانە ئەڵێ حاکمی عسکەری هەر قانونێک لە قانونی تەواری سەردەمی ئینتیداب کە بە زەروری زانی ئەتوانێ بەکاری بێنێ قانونی 109 ئەڵێ 111 قانونەکە کە پاپێ باسی کردووە ئەڵێ هەر کاتێک حاکمی عسکەری یا فەرماندەیەکی ناوچەی بە زەروری زانی ئەتوانێ شوێنە بکە بە ناوچەی قەدەغەکرا و قەدەغەی هاتوچۆی تیا ڕابگەێنێت و هەر کاتێک هەر وەختێک بە زەروری زانی ئەتوانێ کەسێک بەبێ قەراری مەحکەمە لە ماڵەوە بهێنێتە دەرەوە و بیبا بۆ سجن و بۆ ماوەیەکی دیاریکرا و یا دیاری نەکراویش زیندانی بکە بەبێ هیچ ئەمرێکی حاکم بەبێ هەتا بەبێ ئەوەی کە پێویستکە ڕوونکردنەوەش بدات ئەمە ناتوان لە هیچ شوێنێکی لەسەر بنەمای هاوڵاتی بوون و دیموکراسی حکم بکرێت ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکا ناکرێ ئەم قانونە تا 1966 لە ناو ئیسرائیلە قانونی تەواری جا ئەو لێرەیە ئەوە هیچ کە جوابی ئەوایەتەوە کامە دیموکراسی نییە جوابی بڵێن جۆرێک لێکدانەوەی تری ژاتەوە کاڵێ بەڵێ ئیسرائیل لە تاکو 1960 دیموکراسی بۆ بەڵام دوای ئەوەی کە کەرتی غەزە و کەناری خۆراوای گرتووە ئەو وەختە بۆ بەدەوڵەتێکی غێرە دیموکراتی ئەو بەڵگایەنێتەوەڵێ نەخێر پێش ئەوەی ئێستا لە بەرامبەر خەڵکی کەناری خۆراوا و کەرتی غەزەیان ممارەساکەوە ئەنجامە دێ پێشتر لە دژی عەرەبەکانی سایەی دەوڵەتی ئیسرائیل ئەنجام درراوە و دواتر تەمان ئەمە کاریگەری دوور و درێژیشی هەبوو یعنی لە ئێزالیش و هەتا ئێستاشی لەگەڵا بێوەمانە کۆمەڵێک یاسای تر هەن کە ئەو حقوقانەی خەڵکانی ژێردەسەڵات یاخود عەرەب زمانەکانی ژێردەسەڵاتی ئیسرائیل سنووردارەکەنەوە فەرموو بڵێ بزەبێت ئەو ئەفسانەی هەڵەوە شوێنێتەوە دەست خۆشکە پێ وایە تا 1960 هیچ کێشە نەبووە و کێشەکان ئەو وەختە دەستی پێکرد کە زایۆنیزمی دینی یا مەسەلەن ئەکستریمیزمی دینی هاتە ناو بابەتەکەەوە پاپی پێ وایە کە پرۆژەی زایۆنیزم چی باڵە علمانەکەی چی باڵە ئەوانەشی کە ملحیدن کە باڕان بە هیچ نێوە چی ناوی سۆسیالیست لەخوانن هەرچی ناوی لەخوان چی باڵە پەڕگیرە ئاینەکەی هەر هەمان ئەجێندانەیە ئەمان استراتیژیانەیە بەڵام دلانێت تاکتیکیان جیاواز بێت لە هەنێ بابەتە وەکو باسێکا لەو کتێبەی تریشە کێشەکە هەر لە وەختە مەدەم قانونی تەواری کە لە 1966 لەسەر ئەو عەرەبەکانی ناو ئیسرائیل هەڵەگیرێت
لە 1960 تا ئێستا لەسەر کەرتی غەزە و کەناری خۆراوا جێبەجێکرێت. هەمان ئەو قانونانە پاش خۆ عەزیێدانێکی زۆر و خۆ حازرکردن چۆن حکمیان بکەین و چۆن گوتیان باشترین قانون ئەوەیە بچین هەرەوەی تەوارەکە کە وەختی خۆی بەکارمان هێنا بۆوان ئێستا بۆ ئانی بەکاربێنین و قرار درا پرۆژەی گالئالۆن کە یەکێکە لە بەناوبانگترین فەرماندەزایەنەکان و کە سیاسەتمەدارێکی ئیسرائیلی بووە کەناری خۆراوە کەرتی غەزە ئەلکێنرێت بڵێم داگیرەکرێت پێویستە داگیر بکرێت بەڵام ڕەسمیەن یاساییان ناکرێت بلکێنرێت بە ئیسرائیل یعنی مافی هاوڵاتی بوونیان پێ نادەین کە مافی هاوڵاتی بوونیان چی قانونێکیان لەسەر جێبەجێکرێ هەرو قانونە کۆنانە کە ئەبووە کە حکمی عسکەریان لەسەر جێبەجێکرێ پاپێ لە کتێبێکی ترا گەورەترین زیندانی سەرڕووی زەوی لە فەیسبوک خۆم نووسیومە و ناوەندی لێکۆڵینەوەی سۆسیالیستی بۆیان بڵاو کردبووەتەوە بە سوپاسەوە کەس پێ خۆش بواتوانێت کوردی خوێنێتەوە توانێت سەیری بکە بیخوێنێتەوەش مەسەن ئینگلیزیەتەوان کتێبەکانی پاپێ خۆی بخوێنەوە کە باسیەوەکە ئەم شێوازی سیاسەتە نەک لەگەڵ دیموکراسیە ناگونجێ بەڵکو تاکە شوێنێکە لە جیهانە کە ئێستا بەو شێوە ڕەفتار بکات تاکە سیستەمێ سجنە زیندان تەنها لە زیندانایە کە تۆ هیچ ئەو مافی هاوڵاتی بوونت یا مافە بەدەنیەکانە لێ ئەسێنرێتەوە کەویتە ژێر حکمی مجموعی مقرراتەوە کە تەنها لەو چوارچێوێ و لەو جوغرافیایە حکومەکاتوانە لە حاڵێکە ئەزانی چۆنە ئەمەی کە ئێستا لە ئینە خەڵک سەرنجی ئەم خاڵە نادا ئەوەی کە ئیسرائیلێکا لە کەناری خۆراوە و کەرتی غەزەیە شتێکی زۆر زۆر تایبەت یعنی ئێستا کوردستانی ئێمە مەسەلەن لە تورکیا داگیر کراوە باشەم ناوچێ بەدەست دەوڵەتی فاشیستی تورکەوەی بەڵام تۆ مەسەلەن لە تورکیایە هاوڵاتی تووشایی حتاکو مەسەلەن ڕێگە چارەی فەردیش بۆ کراوەتەوە ینی تۆ ناتەوێت کورد بیوانەتوێ خۆ بکەی بە تورک بۆت هەیە مەسەن بەشێکی زۆری وەزیرەکانی دەوڵەتەکەی ئەردۆغانەوانە خۆ بەشێکی زۆریان کوردن یعنی بەڕێگە بڵێن بە بنەچەوانە لە چوارچێوێژی بڵێن لە محیتێکی کوردیا لەدایک بوونەوە کرمانجن بەڵام خۆیان کردو بە تورک ئەڵێ نەمە تورکین و کوردنین مەسەن ئەرلانیکەم ڕێگە چارێکی فەردیان بۆ دانراوە یاوە تا مەسەلە لە ئێرانە هەمان شتە تۆ لە ژێر سایە هەمان قانونای کە لە ئێرانە حکومەکرێت لە عێراقا ئێمە وایە مەسەلەن ئەنفال کراوین و چیما باران کراوینەوەە بەس کەس نەیوتوە مەسەلەن تۆ مادەم کوردی بۆ نمونە مەسەلەن باعەکە و لە خەڵکێکی مەسەلەن بەغاو ئەوانە بێ کەمتر بێ یا مەسەلەن حەقی ئەوەت نییە کە بۆ نمونە لە شتێکی دیاری کراوە بەهرەمەندبی لە تەقاعودەکەت کەمترە بۆ نمونە کارە پێ نادەین لەبەرەوەی تۆ کوردی یاشێ بە زیارە هەندێک کرد جاکراوەتەوە بووە ئەوانەی کە لایەنگەری بەعسە نەکتەنها بۆ مەسەلەن عەرەب و ئەوانەوە شتێکی کردووە مەسەلەن لە وڵاتانەیە بۆ نمونە لە سووریایە ئینکاری هاوڵاتی بوونی مەجموعەیەک لەوانە کراوە کە لە تورکیا ڕۆشتن تا ماوەیەکی زۆر کێشەیەکی زۆر زۆر گەورە بوو ئەمە بەڵام تۆ لە ئیسرائیلە کەناری خۆرئاوا و کەرتی غەزە بەهێزی سەربازی داگیر کراوە ئێستا تۆ داگیری کردو دەیاوە تا بیکە بە بەشێک لە ئیسرائیل و وڵاتەکەت هەموو ئەوانی کە لەوێن بیا کە بە هاوڵاتی مافی هاوڵاتی بوونیان پێ بدە وەکو هەر کەسێکی تر لە ئیسرائیلە بابژی لەوێ مافیان هەبێ یاوە تا بەجێ بێڵێت تۆ ناتوانانی مەسەلەن شوێنێکت داگیر کردووە بڕۆی خەڵکی خۆتی تیابێنی لەوێ نیشتەجێکەی ئارزەکەیان بەری و بڵێ ئەمە ئەم جێگایش تۆ کە خەڵکی مەسەلەن عەرەب زمانی تو پێشتر لێرە بوویتوانە ناتوانانی بەشێکی ئەم وڵاتی ئێمەبی بەڵام ئەوانەی کە ئێمە ئەیهێنین لە ئیسرائیلەوە لەوێ جێگیرەکەنەوەوانە هاوڵاتی ئیسرائیل ینی شێوازێکی زۆر زۆر تایبەتە ئەمە لە هیچ شوێنێکی تری دنیا ئێستا وجودی نییە بوونی نییە ئەمە ینی مەسەلەن بۆ نمونەیەکێک لەو شتانە کە لەوێ بە ئاماژەی بێکام یەکەم جارە ئەوەشم بیستووە ئەڵێ لە 5 کەسە لە کەرتی غەزە و کەناری خۆراوە لە 5 فەڵەستینیان فەڵەستینێک زیندانی کراوە بەو یاسایی هینە چۆتە زیندانەوە زیندانی کراوە یعنی لە 120 خەڵکەکەی ئەم ناوچەیە بەو قانونە قانونێکی عەسکەریە جا ڕۆژێک لە ڕۆژان زیندانی کراوە جا ڕۆژێکە 10 ساڵە تیانە مەسەن 40 ساڵێ لە زیندانان کراوە
یعنی کە ئەمەش نیسبەتێکە لە هیچ شوێنێکی تری دنیاە نمونەی نییە و ناتوانانی بیدۆزیتەوە. ینی ئەم مەجموعە باسانە کە ئەوەی کاتوانە زۆر بە بەرجەستەی دەریەخا کە چۆن ئەم دەوڵەتە هەشتێکی پێبووترێ داتوانێت پێ بڵێ دەوڵەتێکی دیموکراتی بەمانە لیبرالەکەی تر ئێستا دیموکراتی پیا بۆ دیموکراتی ئیسلامی و نازام چوانەمان بوو جمهوری ئیسلامیش هەڵبژاردننی تایەگەرەوە بڵێ بەڵام وەکو دیموکراسی لیبرالیەوە ناتوانێت دیموکراسی لیبرالی بێت. ڕاستیەکەی ئەوەی لەسەر ئەوەی سجلکردن کە ژمارەیەکی زۆر زۆرە و بەبێ مەسەڵەن بەبێ قانون بەبێ محکەمەمی بەو قانونی عسکەری کە قانونی تەوارەی سەردەمی ئینتیداب بەڕێوەچێ و لە پاڵ ئەوەشە لە زیندانەکانی ئیسرائیلە و بۆ لە کەناری خۆراوەکەتی غەزەش و کە ئەشکەنجەی زیندانەکان هەیە و هەم دەستگای مافی مرۆڤ لە ئیسرائیلە و ئەمنستی ئینتەرناشناڵ و چەندین دەستگای تری مافی مرۆڤ نزیکەی 100 هەندێکیان 105 هەندێکیان 200 شێوازی ئەشکەنجەدانیان لە زیندانەکانی ئیسرائیلە ژماردووە و باسییان کردووە. لەوانە پشتشکاندن تعزیبی جەستەیی ئەوەی کە پێڵم گونتەقاندن بەم شێوازانە لە پێش ئەوەی کەسەکە هەر بگاتە سچنیش پێشەوەی محکەمە بگرێ لە کاتی گرتنیا لێدان و ئەشکەنجەدان و میسکردن بە دەموچاو و ئەو شتانە دەست پێەکە تا هەندێکشان هەر لە ناو زیندان ئامرن و زیاتر لەوەش ئەشکەنجەدانی دەرونی کە هیچ ئاکامەکانی هیچ کەمتر نییە لە ئەشکەنجەدانی جەستەیی کە ئەمە لە وڵاتێکە کە بە خۆیڵە دیموکراتی ئەمانە وەکو هێڵی سوور سەیرەکرێ مەسەڵەن بەو ژمارە زۆرە ناتوانێت تۆ بڵێ لە وڵاتێکی دیموکراتیە بەڵام هەرەوانەی کە تۆ باسی کرد هۆکارەکەی بۆ دوو ڕەوتە گەڕێتەوە لە ناو دەوڵەتی ئیسرائیل و بزبنەوەی زایۆنیزمە. ئەویش ئەوەیە لایەنێکیان ئیسرائیل خۆی یەک کێشەی گەورەی هەیە ئەویش ئەوەیە کە دەیەوێت زۆرترین خاکی مێژووی فەلەستینی لە شێر دەسابێ بە کەمترین فەلەستینیەوە ینی زۆرترین خاک و کەمترین خەڵک لەبنەکە ماڕێکیان مناڵەکە خەبەری ئاسایە تۆزە دەنگەکات ئاسایە یعنی بڵم زۆرترین خاکی پێویستە و بە کەمترین خەڵکە مش چونکە دیموکراسیەکی هەیە پەرلەمانی ئەوەی وەکو شۆیەک لەسەر ئیمێجی خۆی ئیشەکە لەسەر وێنای خۆی ئیشەکە ئیسرائیلێکێکە لە وڵاتانەی بۆی ئەم کتێبی ئەفسانانە بۆیە دەرخستنی حقیقەتی ئیسرائیل گرنگە ئیسرائیلێکێکە لە وڵاتانەی کە زۆر لەسەر وێنای خۆی لە جیهانی غەربایی شەکەوە بۆی بە پابلیکی غەربی بفرۆشێتەوە کە ئەم وڵاتێکی ئاشتی خوازە وڵاتێک ینی وڵاتێک نییە وەکو بەسەن وەکو سەدام حوسێن وەکو بەعس عنتەریات بکات و بڵێ ئێمە واین و ینی بە ڕوجولەت و بە فحولەت و بەها خێڵەکیەکان و بەهاکانی خۆمان حکومەکەین و گوێ بە عالەم نادەین بەڵکو زۆر گرنگی بەوەدا کە وێنای خۆی لە جیانە پارێزێ و بۆیە کێشەی دیموگرافی یەکێکە لە کێشە گەورەکان مەسەڵەن بەشێک لە ڕەوتی ڕاستڕەوی ئیسرائیلی گوێ بەوە نادات ڕەوتی زایۆنیزمی ئایۆنی و ئەوەی پێشتر بلۆکی ئیمانداران هەر ئەو ڕەوتەن مەسەڵەن وەکو تونڕەوەکان تونڕەوە ئیسلامەکان ئەڵێن لە کتێبی پیرۆزان نووسراوە ئێمە بێ ئەو خاکە داگیر بکەین و بێ بچین ئەو جێگایانە بگرین و ئیتر عالم چێڵە با بێڵێ هەتا حساب بلۆکی ئیمانداران پێشتر حسابی بۆ دەوڵەتی ئیسرائیلیش کرد من کتێبی پیرۆز حاکمە نە ئێوە بەڵام ڕەوتێکی تریشەیە کە مەسەڵەن لەسەر ئەم وێنای ئیسرائیل زۆر بەلایەوە گرنگە بۆیە پێویستە لەسەر دیموگرافی کارەکە لەسەرەوەکە ئەڵە ڕاستە ئێمە پێویستە ئەو خاکە داگیر بکەین و بیلکێنین بە ئیسرائیلەوە بەڵام بە شەرتی هەر کاتێک کە هەڕەشە دیموگرافیەکەمان لەسەر نەما
ئەوەش بە بە لە ناوبردننی ئەم خەڵکە تەواوبێ یا بە ڕاگواستن و دەرپەڕاندنیان ئەمەشی کە ئێستا لە غەزەیە بۆ نمونە نەتانیاهۆی کاتوەوانە و فرسەتی هێناوە لەم کارەوە کە حەماس ئەنجامی داوە وە کردی بەم شەڕەوەم کوشتاری بەرپا کرد هەر مەبەستەکە لێ ئەوەیە کە ئەو خەڵکە دەرپەڕێنێ یەک شتی تر سەرنجی ڕاکێشام لە ناو کتێبەکە باسی ژمارەی کوژراوەکانەکە بەدەستی ئیسرائیل لە خەڵکی فەڵەستین و ئەوانە تا کاتی دانانی ئەم کتێبە کە ساڵی 2007 باسی 15,000 کەسەکە ینی زۆر سیر و ئەوانە بوو هاتە بەرچاومانی لە 15,000ەوە ئەمڕۆ ئێمە ئەحسایەتەکانی غەزاڵی 33,000 کەس لەم شەڕی دوایە لەم شەژمانگەیە کوژرای ینی ئەوەی کە لەم ماوە کورتەیە ڕوویداوە بەرامبەر بە هەموو مێژووی ئیسرائیل تاوانێک ئێستا لە غەزا بەرپاکێت و ئەنا تا بۆ مەقایسە زۆر نائینسانیانی ئیسرائیلیش ینی بەڕاستی ترسناک و تۆقێنەرە ئەو 15,000 ئەو باسیەکات پێشتر ئەچێتە خانەی بڵم ئیختیالی نایاساییەوە باسی جەنگشتەکان ناکە کوشتاری نایاسایی و لە ئیسرائیلە ئەو ژمارەیە هەبوو 15,000 مەسەن عەسابە و شەقاوە و گروپی دینی و یا هەتا سەربازی ئیسرائیلی لەو کاتی دەوامی نەبێ یا مەسەن فەرمانێکی عەسکەری نەبووە ئەوانەی کە کوشتیانە ژمارەکە ئەوە نەیە یعنی ئەوەنە خەڵک کوژراوە کە ئەمەش مەسەن لە وڵاتێکی دیموکراسیە وەها بۆ شتێک بوونی نییە کە وڵاتێک عەسابات بێن خەڵک بکوژن و هیچ عواقبێکی نەبێ هیچ ئاکامێکی یاسایی بۆیان نەبێت تاکوتەرا بێ مەسەن لە وڵاتێکە بتوان پەردە پۆشیکەن بەڵام بۆ ژمارە زۆرە دیارە ئەمە استراتیژی دەوڵەتی ئیسرائیل خۆی لە پشتە یەکێک لەو کێشە گەورانەی کە ئیسرائیل هەیەی لە فەلەستینە ئەوەیە کە فەلەستینی بە زەحمەت خاکی خۆیان جێیەڵن و هەر لە ژێر هەر بار و دۆخێکە هەڵێن لەو خاکەی خۆیان ئەبمێنەوە لەو شوێنێکە باواپیریان تیاژیاون بمێنەوە و ئەم قۆناغێک لە قۆناغی نوێی فەلەستین ئەو قۆناغەیە کە مەسەڵەن عەرەبەکان لە ناو ئیسرائیلە لە ناو دەوڵەتی ئیسرائیلە ژیان لە ساڵی 1949 بۆ 66 ئەو قانونی تەواریشتیان لەسەر بووە خواستی گەورەی دەوڵەتی ئیسرائیل بووە ئەوە بووە کەمانە بڕۆن بە هەر ڕێگایەک بێت ئەویست چاوترسێنیان بکە لیان بە تەعزیبیاندا خاکیان بە یاسا زەوتکە بۆی بڕۆن کەچێوانە هەرماونەتەوە سەر ڕایوەش کە مەسەن کە ناسیاسی بوون بەڵام حتا ئەو ناسیاسی بوونەش بەڵام هەر لەبەرەوەی کە ئەمێنەوە لەو بارودۆخە بۆ خۆی سەریەشەیە بۆ ئیسرائیل ئەو 15,000 و باسیەکە ئاچێتە ئەو خانەوە مەسەن خانەی مەسەن چاوترسیان کردن و کوشتن کە مەسەن لە دروستبوونی ئیسرائیلەوە هەتا ئێستا 2007 بەردەوام بوو لە ئێساش لە کەناری خۆرئاوای هەر بەردەوامە بەڵام چونکە کەناری خۆرئاوا وەکو کەرتی غەزە نییە بەو شێوە بۆمباران ناکرێ و بەو شتەکان ڕۆژانەی ڕوەداتایە ڕۆتینی ڕوەداتایە کەس تااقەتی نییە مەسەناوە بەدادارچوونی بۆ بکە و گرنگ نییە مەسن ئێمە ڕاهاتون شتەکان هەمیشە گەورە بێ و لە ماوەیەکی کەمە خەڵکێکی زۆر بکوژرێ و ئەو شتانە بۆ مەسن سەرنجی میدیا وەکو ڕاکێشە شتێک مەسەن بە درێژایی 50 ساڵ بێ پرۆسەیەک بێ کەمتر خەڵ بە دووادارچوونی بۆکەوە سەرنج ڕاکێشێ بەڵام پرۆسەگە لەوێ خراپترە تا لە غەزە وایە زۆر باشە من ئەچینە سەر دوابەشی باسەکەمان کە پێم خۆشە لەسەر ئەوەی کە ئێلان پاپێ باسی دوو دەوڵەت بە ئەفسانە ئازانێ سەرنجێکی ژاتۆی هاوڕێ هێوردلێر ئەو سەرنجە عەرز دەکەم بەڵام بەر لەوە من سەرنجێکم هەیە لەسەر کولی میتۆدۆلۆژی و ئەو مۆزەگیریەی کە ئەو شوێن بڵین هەڵوێزگیریەی کە ئێلان پاپی ئەیکا بە تایبەتی سەبارەت بە ئیسلامی سیاسی کە ئەو
بۆ نمونە لەو شوێنەیە کە قسە لەسەر ئەفسانەکانی غەزەیە لەسەر حەماس کە قساکە ئەوانە ڕاستە باسی ڕەگ و ڕیشەکەیەکە لە شوێوە هاتووە چۆن ئیسرائیل لەساسن لە بیداتەوە کۆمەکی کردو کە جەمعی ئیسلامی جەماعەتی ئیسلامی جەمعی ئیسلامی پێشکەوە ئەوانە وەڵام سەرنجام ئەو حەماس بە تیرۆریز نازانێ حەماس بە بەشێک لە بزوتنەوەی ئازادی خوازانە ئازانێت کە من پێم وایە کە تێڕوانینێکی زۆر دروست نییە و پێشم وایە باسەکە لەوێەوە هاتووە کە ئێلان پاپی وەکو جۆرێک یەهودیەکی باشێوێ هەڵوێست بگرێت لەسەر دۆخەکان و ئەوانە بێ ئەوەی هەڵوێست بگرێت لەسەرەوەی ناوەڕۆکی کۆنەپەرستانی گروپێکی وەکو حەماس چیە وەکو چۆن بڵێ مەسەرەن بەهی ئەوانی تری ئەزانێت پێویستی بۆ نیە بچێتە ناو ئەو وردەکاریانەوە قسەی لەسەر کاکە من ئەمە بە دروست نازانم یعنی ئەمە هەڵوێستی چۆنی بڵێم هەڵوێستی جوویەکی خێرخوازە بەڵام سەرنجام عەرەب بۆ ئەم جووە خێرخوازە هەر ئەوی ترە عەرەب و عەرەب زمانەکان و دانیشتوانی عەرەب زمان و ئەوانە کوتلەیەکی بەشەری نین کە پڕە لە تەناقوزات و ناکۆچی بەرحاڵ چینی باوادەست و چینی ژێردەستی تایە وە کۆنەپەرستی تایە ئیسلامی تایە پێشکەوتنخوازی تایە لەم بەینانە ئەمانە اختلافیان هەیە و مەرج نییە داکۆچیکردن لە خەڵکی فەڵەستین بکات ئەوەی کە تۆ هێزێکی توریستی وەکو حەماس پێ دوابێک ئاماتوانین نوێنەراتی خەڵکی فەڵەستین بکات و یاخود بەشێک بێ لە جوڵانەوەی ئازادی خوازی بەرحاڵ من ئەو سەرنجەم پێ باش بوو بڵێم و بەگشتی ئەم تێڕوانینەکە ئەو لەو موقعێتە خۆی بینێتەوە بە کەم و کوڕێکی تێزەکانی ئێلان پاپی ئەزانم بەرحاڵ دیارەزانم لەوانێت تۆش قسەتە بێت لەو بابەتەوە بەڵام بڕۆینە سەرەوە بەشەی ئەخی لە بەری وەختمان زۆر کەم ماوە ئەم باسە هەموو خاڵەکان ڕاستن هێورد لێرەڵێ جگە لە ئەخیردانە خاڵیدا حقیقەت دەوێت کە زۆرینی هەر زۆری دەوڵەت و لایەنەکانی دنیا کە گرنگ و پەیوەندیان هەیە بە مەسەلەی لایەنگری دوو دەوڵەتن جگە لە ئەمریکا و جارجار کەنەدا و چەند حاڵەتێکی شاست ئێلان پاپی و کەسانی تر ئێستا بێ ئەمەل بوون و قسەی حەلەق و بەلەقەکەن ناواقعی لەسەر یەک دەوڵەت یان دوو دەوڵەتەکەن یەک لایەنم بۆ بدۆزەرە لایەنگری یەک دەوڵەت بێ بەرحاڵ ئەمە نەزەرێکە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لایەنگری دوو دەوڵەتم وەکو چارەسەرێکی موقەت و کاتی بۆی کەوا ئەم شەڕ و شۆڕە کەم بێتەوە و بەرەودوو خێبچین کە دەوڵەتێک دروزێ بەڵام سەرنجام دوو دەوڵەت بە حقیقەتەن بە پێچەوانەی عەدالەت و هی نێزانم بەڵام ئێلان پاپێڵێ هەفسانەیە پێخۆشە لەسەرەوە بابەتە نەزەری خۆت بڵێ ئەگەر شتێک لەسەر ئەوی پێشووترتم فەرموو زۆر باشە من یەکەم جا قسە لەسەر مەسەلەی دوو دەوڵەتەکە ئەکەم ڕاستیەکەی وەکو پێشتر لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد هەر جارێ باسی دوو دەوڵەت کرابێت کۆتایەکەی زەرەر بووە بۆ خەڵکی فەلەستین ڕاستە مەسەلەن سەرکردەی فەلەستینی و ئەوانەی کە من خەباتیان کردو بۆ قەزەی فەلەستینی ناواقع بوون ئامادە نەبوون مەسەن لە سەرەتاوە مەسەلەی دابەشکردنەکە قبوڵکەن ئەو وەختە مەسەن نەتەوە یەکگرتوەکان ئەیتوانی سنوورەکە دیاری بکە ئەو وەختە ئیسرائیل نەیەتوانی بەو شێوەیە خاکی فەلەستین داگیر بکە مەسەن لە 56 بیگەێنێ بە 80 ئەتوانین بەم شێوە ئێمە خوێنەوە بۆ بکەین بەڵام قسەکە لەسەر مەسەلەی دوو دەوڵەت لەسەر پرۆسەی ئاشتی کە ئەوش پێویستە بە پرۆسەی ئاشتیەوە مەسەلەی دوو دەوڵەت ئەوەیە کامە دەوڵەت و چەندێ لە خاک مەسەلەسا ئایا بگەڕێنەوە بۆ سەردەمی دابشکردنی 1940 ئەودا قەرارەی 1970 نەتەوە یەکگرتوەکان ئەو وەختە مەسەلەن لە 1942 ئەدا بە خەڵکی فەلەستین و 56 بۆ ئیسرائیل ئایا مەسەلەی دوو دەوڵەت مەبەستیان ئەوەیە بگەڕێنەوە بۆ ئەو قۆناغە کە دەوڵەتی ئیسرائیل بە هیچ شێوەیە ئامادەی ئەوە نییە زایۆنیەکان بە هیچ شێوەیە ئامادەی ئەوە نین کە وەها دەوڵەتی قبوڵ بکەن ئایا مەسەلەی دروستکردنی دوو دەوڵەت گەڕانەوەیە بۆ ئەو سنوورەی کە لە 1967ەوە دروست بووە کە ئەمە بۆ خۆی بۆ ئیسرائیل بۆ لایەنێکی ناو ئیسرائیل کێشەیەکی وا گەورە نییە پێیان ئەوەندە وەختە لە 1970
خاکی ئیسرائیلیان هەر بەدەستەوە مێنێتەوە خاکی فەلەستینی مێژووی و هەر لەو وەختەشەوە ڕەوتێ لە ناو سیاسەتی ئیسرائیلە دروست بووە کە پێی وا بووە ئەم کەناری خۆرئاو کەرتی غەزە ئەم لە سابیسەی کە داگیریان کردو بابەتی گفتوگۆیە یعنی ئامادەن لە بەرامبەر شتی ترە بیدەن بە فەلەستینیەکان بۆ خۆیان لەوێ حکوم بکەن ئایا گەڕانەوەیە بۆ ئەم سیاسەتە بۆ سنووری 1967 یا ئەو پرۆژەیە کە مەسەلەن ئیهود باراک لە 2000 پێشکەشی کرد ئەو ڕازی بوو بە دەوڵەتێ بۆ فەلەستین بەڵام ئەم دەوڵەتە لە کەناری خۆرئاو کەرتی غەزەیە بوو لە ناو ئەو سێ زۆنەیە بوو کە زۆنی ئەی و بی و سی کە زۆنێکیان هەر بەدەست خودی ئیسرائیلەوەی و دوو زۆنەکەی تریژان بە هاوبەشی یەکیان حکومەکەندانێکیان لە ژێر دەستی فەلەستینەکان بوو تا وەختەی مەسەڵەن ئەریێل شارۆن کشایەوە لە غەزە. ئایا ئەم دروستکردنی ئەم جۆرە دەوڵەتێ ئەگەر مەسەلەن ئەمە بێ کەناری خۆراوە ئێستا بە شێوەیەکی لێکراوە وەکو ئەوە لە کتێبی گەورەترین زیندانی سەرڕووی زەویە پاپێ باسێکە کە کراوە هەنێک کەس ئەڵێن وەکو پەنیری سویسری لێکراوە کونکون کراوە ئەوانە کۆمەلگای نیشتەجێی ئیسرائیلی تیا دروست کراوە. ئایا مەسەڵەن کام دەوڵەتی فەلەستینی دروست بێت ئایا ئیسرائیل ڕازیە بێ لە ڕووی عەسکەریەوە سەربەخۆ بێ لە ڕووی ئابووریەوە سەربەخۆ بێ توانای خۆچەکدارکردنی هەبێ ئایا چیە کرێت لەگەڵ ئەو کۆمەڵگە نیشتەجییانەی کە ئێستا لە کەناری خۆرئاوایە هەن ئەوان ڕاگوێز دەکرێنەوە دووبارە بۆ ئیسرائیل ئەو وەختە لە بەرامبەرە ئیسرائیل ئەو 2 ملیۆن عەرەبەی کە ئێستا لە ئیسرائیلە هەن لە ساسی ئیسرائیل پێکەینەوانە چیان لێکرێن ڕاگوێز دەکرێن دووبارە بۆ کەناری خۆرئاوە کەرتی غەزە. ئەمە چۆن حەلێکە مەسەن لە سەردەمێکە ئێمە کە بەتەماین دەوڵەت نەتەوە و دەوڵەت نەتەوەی ئەتنی تێپەڕێنین دووبارە پەنا بۆ ئەم شێوازە لە چارەسەرە برێتەوە. یعنی بەجێشتنی خەونی زایۆنی بە دیموکراتی بوونی دەوڵەتی ئیسرائیل دانان بە تاوانەکانی ڕابردوویە ئامادەبوون بۆ محاکەمەکردنی ئەوانەی کەم هەموو تاوانیان کردووە پرۆسەی دیکۆلۆنیالیزیشن مەسەڵەن هەڵوەشانەوەی ئەو عکسکردنەوەی پرۆسەی کۆلۆنیالیزم زۆر شارستانی ترە زۆر پێشکەوتن خواسترە زۆر واقعیترە لە دروستکردنی دەوڵەت نەتەوە کە یەکی دۆخێکی وهاتۆتە پێشەوە ئێستا کەناری خۆرئاوا بینی ئێستا بەپێ ئاخر ئێسایەت 750,000 تا 70,000 بڵێن نیشتەجێی ئیسرائیلی تایە یعنی ئەمە نابێ هەموو دەرکرێن لەوێ ئەگەر دەرناکرێن و ئەمێنەوەی تەمە ئەبێت چۆن دەوڵەتێک بێت کە تۆ زایۆنیەکان هیچ کێشەیان لەگەڵ ئەوە نییە مەسەڵەن بڕەوتێکی زایۆنی هیچ کێشەی ئەوەی نییە ئەڵێ ئێمە وەریان نەگرینەوە لە بەرامبەرایەن 2 ملیۆن عەرەب ئێستا لە ئیسرائیلە کە ژیانیان لەوێ کردووە کە دووبارە دەرەپەڕێنرەوە دووبارە بنەوە بە ئاوارە سەدان ساڵە لەوێژنانی مەسەن ئەوەی چارەسەری دوو دەوڵەتی کە پێوترێ قسەی حەلەق و مەلەق لە ڕاستیە قسەی ئەوانەیە کە مەسەن هیچ شارەزایەکیان لە ئەردی واقعی فەلەستینە نییە و نازانمەسەن چی گۆڕاوە لەوێ تەنیا وەکو شیعارێکی لە وەکو شیعارێک کە مەسەلەن هەر وەختێک کێشەیە ڕوویدا حازرێکن وەکو دروشمێ حازرێکن ئێمە لەگەڵ مافەکان هی خەڵکی فەلەستینین و دەوڵەتێکیان بۆ دروست بێت و کە لە واقعا هیچ ئیمکانی نییە. ڕاستە بەرحاڵ دەست خۆش بە کۆتایی گەیشتین و بە سەعات و نیوە گاوڕێ میرۆ لەوە زیاتر ناکرێ ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن خەریکە بەڵێ دانەمەزانم بەرحاڵ دەستی خۆش بە زۆر سپاس دووبارە بۆ بەشداری کردن و بۆ ئەو کاتێکە بۆم بەرنامێت تەرخان کرد بۆ میدیەوەی بتوانین لە بەرنامەی تری شاسەبارەت بەم باسەیە باسی تر
پێ بگەینەوە. زۆر زۆر سپاس سەرکەوتوبی و هەروە چاوەڕوانین خوێندنەوەی کتێبەکانت و پۆستەکانت لەسەر فەیسبووکوانە کۆمەکە کاکە سەرنجمان ڕاکێشە بابەتی گرنگ کە ئێمە شەڵبەی قسەی لەسەر بکەین و بیان بژێن هەر بژی. زۆر سپاس هاوڕێگیان بۆ بەرنامەیە ڕاستەکەی نەمانتوانی مەتم بە تێر و تەسەلی لەسەر هەموو بابەتەکان بدوێن چونکەوە بابەتێکی مێژوویە و زیاتر لە 100 ساڵە و ناتوانێت لەسەر ڕەهەندەکانی بە تەواتی قسە بکەین، بەڵام بەگشتی هیوادارم بتوان بەرچاوڕوونیەکمان بە بینەراندا بێت کە باش. پێشنیاری چم هەیە ئەو تەڵقیسانەی کە کردوتە یا کورتکردنەوەی خوێندنەوەی کە کردوتە وەکو وتار چاپ بکرێ و چاپ بکرێ و بڵاو ببێتەوە ناوەندی لێکۆڵینەوەی سۆسیالیستی بابەتەکانیان بۆ بڵاو کردومەتەوە لە سایتی خۆیان هەیە بە سوپاسەوە. ڕاستەکەی هەر لای ئەوانەیەوەیت لە فەیسبووکی خۆشمە. زۆر باشە بەرحاڵ سەرکەوتوبی بە ئومێدیەوەی کە لە فرسەتی ترە پێ بگەینەوە. زۆر سپاس ڕێگەیان کاتێکی خۆش. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا دیدارێکی تر و بەرنامەی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە تا هەفتەی ئایندە ئێوەی ئازیز و خۆشەویست بە شادی و کامەرانی ئەسپێری هەر بشین.